کاتتان باش بەڕێزان، هیوادارم هەموو لایەک تەندروست و سەلامەت بن. خۆشحاڵین لە چاڵەچێکی تر لە چاڵەچیەکانی ئەکادیمیای مێگامایند پڵەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە. وەک دەزانن ئەکادیمیای مێگامایند پڵەس لەو سێتەوەرە چاڵەچیەکانی خۆی چڕ کردیتەوە، ئەوانیش پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری، کە پێمان وایە هەر تەوەرێک لەوانەش چەندین بابەت و باسی گرنگ پەیوەست بە ژیانی هەموو تاکێک دەگرێتە خۆ. وەک دەزانن چاڵەچیەکانمان شەوانی شەممە بەڕێوە دەچێت بۆ ئەم شەو چاڵاکی 55هەمینە، وێبیناری 55هەمین، کە پێمان وابوو تۆزێک جیاواز بێ لە وێبینارەکانی تر کە زۆر پەیوەست بوون ڕەنگە بە خوێندن و توێژینەوە و پەروەردە بە شێوەیەکی گشتی شتێک بێت تایبەت بە ژیانی ڕۆژانەی هەمومان بێ. ئەو بوو داوامان لە برای بەڕێزمان کاک دکتۆر وەلی عومەر کرد کە بابەتێک ئامادە بکە بە پێی پسپۆڕی خۆی کە پسپۆڕیەکەی پزیشکی کۆمەڵە. ئەوە بوو گەیشتنە سەر ئەو بابەتەی کە ئێستا لەسەر شاشەکە دەیبینن کە پەیوەستە بە خۆراک. خۆراک بەشێکی ژیانی هەمومانی داگیر کردووە، یەکێکە لە پێداویستیەکانی ژیان، بەڵام چەندین زانیاری و بەهەڵە تێگەیشتن لە گرنگی و لە چۆنیەتی و چەندێتی خۆراک بەدی دەکرێت، چ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بێت، چ لە تەنانەت لە پرۆگرام و شۆیەکانی تەلەڤیزیۆن و لە سەرچاوەکانی ئینتەرنێتیش بەڕاستی. نەک تەنها خۆراک زۆر جار پەیوەست کراوە بە ژیانی تەندروست، بە بوونی نەخۆشی یان لەبوونی نەخۆشی، هەندێک جاریش بە چارەسەر یان وەکو سەرچاوی نەخۆشی سیر دەکرێت. من نامەوێت زۆر کاتی وێبینارەکە ببەم، بەڵام وەک دەزانن وێبینارەکەمان 90 خولەکە، نیوەی کاتەکە بۆ دکتۆر وەلی تەرخان دەکەین بەو شێوەیە کە بە خۆی دەیەوێت، ئەگەر پرسیار و وەڵامیشی تێدایەت کە شێوازی هەر پێشکەشکارێک جیاوازە، من دەزانم شێوازی دکتۆر وەلی جیاوازە، بەشداری ئێوەی پێویستە، بۆیە کاتەکە دەتوانین زیاتر بێ، بەڵام دەشمانەوێت لە کۆتایی مەجاری ئەوە هەبێ پرسیار و سەرنج و بای ئەوەش بمێنێ کاتەکە کە وەڵامەکانیش بەدەست بێنرێ. ڕەنگە بابەتێکی وەکو ئەوەی کە لەسەر شاشەکەیە بە وێبینارێک و بە سعاتێک و بە 2 سعات بەس نەبێ، بەڵام هەرچۆنێک بێ زیاتر تەرکیز لەسەر ئەو زانیاریە هەڵە باوانە دەکرێن کە پەیوەستن بە خۆراک و ژیانی تەندروست. تەنها ئەوە بڵێن کە ئێستا ئەو وێبینارە بە شێوەی ڕاستەوخۆ لە فەیسبووکی ئەکادیمیای مێگامایند ڕاستەوخۆ دەگوازرێتەوە. ئێوەی بەڕێزیش دەتوانن لای خۆتان شێری بکەن تاکو و برادەرەکانتانیان ئەوانەی کە پەیوەندیان لەگەڵ ئێوە هەیە ئەوانیش سودمەند بن تێیدا. لەلایەکترەوە ئێمە تۆماری دەکەین، ئەگەر پێویستی بە مۆنتاژ بێ لە کۆتایی دەیکەین، ئەگەر نا دوای ئەوە لینکی تۆمارەکەش لە یوتیوب دادنین و لە گروپەکانیش بڵاو دەکەینەوە بۆی دیسان زۆرترین کەس سودمەند بێ تێیدا. ئێوەی بەڕێزیش دەتوانن بە پرسیار و سەرنجەکانتان بەشداری بکەن بە 3 شێوە. ئەوانەی کە لە فەیسبووکی ڕاستەوخۆ لەگەڵمانن بە کۆمنت دەینووسن، ئێمە دەیگوازینەوە. ئەوانەی کە ئێستا بە ڕاستەوخۆی زوومیش لەگەڵمانن چ دەتوانن لە چات بۆکس بینوسن لەو چاتەی کە لە لێرە دانراوە، یان دەکرێت دەستت بەرزکەوە لە کاتی پێویست ئێمە ڕێگەت پێدەدەین بۆ ئەوەی قسەی خۆت بکەی، سەرنجەکەت یان پرسیارەکەت بخەیتە ڕوو.
بە شێوێکی کورت کاکدکتۆر وەلی بەڕاستی کەسایەتێکی ناسراوە هەم لە بواری پەروەردە هەم لە بواری پزیشکی کۆمەڵ پزیشکی کۆمەڵ کە پسپۆڕی وردەکەیتی. کاکدکتۆر وەلی دکتۆری پزیشکیە هەم ماستەر و هەم بڕوانامەی دکتۆرای لەسەر پزیشکی کۆمەڵ وەرگرتووە کۆمیونیتی مدیسن وەرگرتووە بۆ چەندین ساڵ کاری لەگەڵ ڕێکخراوەکانی UN نەتەوە یەکگرتووەکان و NGO-یەکان ڕێکخراوە ناحکومیەکان هەم لە دەرەوە و هەم لە ناوەوەی عێراق کاری کردووە. هەروەها لە پرۆگرامی فولبرایت هەمفری بەشدار بووە کە لەوێ پرۆگرامی ئیدارە و سیاسەتی تەندروستی خوێندووە. هەروەها ستافی هەمیشەییە لە کۆلیژی پزیشکی زانکۆی هەولێری پزیشکی، هەروەها لە بنکەی تەندروستی یان بنکەی نەخۆشی شەکرەی لەیلا قاسم لە هەولێر ڕۆژانی پێنجشەممە لەوێ محازەرەی هەیە کە بە خۆڕاییە، ڕەنگە دواتر ئۆفرێکیش هەبێ هەر کەسێک دەتوانێت بچێ بە خۆڕاییە هەموو کەس دەتوانێت بەشدار بێت. جگە لەوە بەڕاستی کاکدکتۆر وەلی زۆر کاری تری گەورەی ئەنجام داوە، هەرچەندە بۆ خۆی ڕەنگە پێی خۆش نەبێ مەدحی بکەین یان باسی بکەین، بەڵام یەک لەو ئیشە باشانەی کە لە سۆشیال میدیا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دیکە ئەوەیە چەند گروپێک و چەند پیجێکی داناوە، یەکێکیان هەر بەناوی خۆراکی تەندروستە گەر غەڵەت نەبم کە ئەو زانیاریانەی تێدا بڵاو دەکاتەوە پێوەستن بە خۆراک و شێوازی ژیانی تەندروست. هەروەها لە بواری پەروەردە کاری زۆری کردووە، لە بواری تەکنەلۆجیا زۆر بەتوانایە، بەڵام بە زیاتر تەرکیز لەسەر بابەتی ئەمڕۆ بکەین و کاتەکەی بۆ ئەو بابەتە تەرخان بکەین. کاک دکتۆر وەلی لایما ئێستا سعات 9:07 دقەیە، ئەوە مایکەکە جەنابەت ئێستا کۆهۆستی ئەوەی ئێستا لا دەبین ئەوەی خۆمان جەنابەت دەتوانی یەکسەر دەست پێ بکەین. فەرموو دکتۆر جان. زۆر سپاس دکتۆریمداد. سڵاو لە هەمولایەک، هیوادارم هەمولایەک باش بن. ئێستا گەروابی دەست پێ دەکەم، شاشەکەم شێر دەکەم. شاشەکەم دەبین و دەنجشم باشە، کوالیتی دەنگم باشە. بەڵێ زۆر باشە، زۆر چاکە. دووبارە سپاس. هەروەکو بابەتەکەمانەوەیە زانیاری هەڵەی باو دەربارەی خۆراک و شێوازی ژیانی تەندروست. پرسیار وەڵام. لە سەرەتا چەند ڕوونکردنەوەیەکی ئاسایی. یەکەم هەر کاتێک پرسیار بکەن پرسیاری تەجیل مەکەن. هەر خاڵێکە هەبوو ئەگەر موافق نەبوون لەگەر ئەو خاڵانەیە کە باسی دەکەم پرسیار بکەن. ئەگەر مەزال هەبوو هەمان کات جوابی دەدەمەوە، بەڵام ئەگەر وەڵامەکە زۆری ویست دەیخینە کۆتایی. پرسیارەکان دەتوانن بە چات بیکەن، بنووسین بۆ زمانانە، یان بە قسەکردن بە دەست بەرزکردنەوە. بێگومان پێویستمان بە کامێرا نیە، جار بەجارە گەڕوە خۆڵی کامێرا بە هەڵە بکرێتەوە، پێویستمان پێ نییە. مایکرۆفۆنەکانش هیوادارمدا بخرێت گە لە کاتی قسەکردن. ئەوە دەربارەی چەند ڕوونکردنەوەیەکی سەرەتایی. ئێستا با بێنە سەر دەربارەی زانیاری و خۆراک. زمانی قەدیم زانیاری بە ئاسانی بەدەست نەدەکات. یعنی لە بۆ نمونە ئەگەر یەکە بیخوێن با دەبایە بستە شارێکی دیکە، بستە گوندێکی دیکەلۆیە تا زانیاریە تا نەفەرێکی بینتەوە تەک معلوماتی پێ پەیدا بکە. بەڵام ئێستا حالیان بەڕاستی تووشی شتێکی بووینەوەی پێدەگوترێ پەراڵسس بای ئەناڵسس، یعنی زانیاری ئەوەندە زۆرە تووشی شەلەل بووینە لەگەڵی. لەو ڕۆژانە لەو سەردەمەی لە هەموو لایەکی زانیاریت لە بۆ دێ، هەر وێبسایتێکی بکەیەوە زانیاریە، میدیاکان، تۆڕە کۆمەڵایەتیەکان، هیچیشان نییە زەحمەت ئەتوو ڕۆژت بەسەردا بڕوا و شتێکی دەربارەی خۆراک نەبینی. ئەوە باشە بیخۆ، ئەوە مەیخۆ،
ئەوە خراپە ئەوە باشە. متأکدم هەموو شتی واتان دیتە بە شێوەیەکی ڕۆژانە پێویست ناکە لێتان پرسم ئایا دیتیتانیان نا. تفاح يوميا لا داعي للطبيب، 3 لتر ماء يوميا لا للمرض، ليمون يوميا لا للبدانة، كوب حليب يوميا لا لمشاكل العظام. باش أو بالنسبة وكوبلي لا باريو يوي بيدا كباب بايستا بين السر هيديكا هي دكتورة. الدكتور فايد يقسم بالله أن من يتناول هذا المشروب لن يصيبه سرطان أو شيخوخة مبكرة. أو ئەگەر وستان لینکەکان هەیە بێگومان شتیواتان دیتیە هەرتەنها ئەم نەمدیتیە و کۆبڵێ ئەو لینکانم وەختی خۆی هەموو کۆ کردبووە بە تەڵەبەکانم پیشاندەدا کاتیکە دەرسی کریتیکال ثینکینگ دەگوتەوە کە بە هەموو شتێکی باوەڕ مەکەن. ئەوە واز لە دکتۆرێ بین بینە سەر دکتۆر فەیسەڵ قاسم کە کابرایەکی هەم بەناوبانگە چ دەڵێ طبيب قلب هندي يقول تناولوا هذا المشروب ولن تمرضوا ولن تذهبوا إلى الأطباء أبدا. ئەگەر تەماشا بکەن ئەمنەوە پێش چەند ساڵێک تەماشام کردیە ئەو کاتی نزیکەی 4 ملیۆن ڤیوی هەیە 4 ملیۆن ڤیو. ئێستا گەر بچی تەماشای بکەیەوە زیاتریشە. ئەوانە لێگەڕێ بچینە سەر وێبسایتی و کۆبڵێ معتەبەر یەکەی وەکو BBC. دراسة تناول 6 أكواب من القهوة يوميا تغنيك عن زيارة الطبيب. بقومان أنا هميان مشبوهنا وقصاني كيستا كردم هميان مشبوهم حتى ويك BBC بشويش قشتي سرچاوەیەکی زانیاری تاڕادەیەکی زۆر مەوسوقە بەڵام معنای وەنیە هەموو شتێکی هیچ سقەی پێ دەکرێت. ئەوە یەک لە نمونەکانە کە هیچ سقەی نییە. بزانە ئەوەش چەند ئەوەی هەیە ئەوە 4.1 هزار یعنی 4000 لایکی هەیە 200 کۆمنتی هەیە 500 شێری هەیە. هەروەک دەزانم لە بیدایەتی کویزێکی دەکەین ئەوزە ئێستا حالیان ئەو لینکەتان لە بۆ دەنێرم کویزەکەی دەکەین بە کویزەکەیدا دەچینەوە ئەوزە دوایش بەردەوام دەبین. لینکی کویزەکەی ئەو ئێستا لە بۆتان دەنێرم. ئەگەر هەتا ئێستا هەر یەکێک پرسیارێکیان ملاحەزەیەکی هەیە زەحمە نەبی دەستان بەرز بکەنەوە یان شتێک بنووسن ئەگەر نا کویزەکەی دەکەین. ئەوە کویزەکەی بە شێوەی چات دەنێرم. ئەو لینکەکەم نات هەرێکە کلیک لەسەر ئەو لینکەی بکە کلیکی لەسەر بکەن پێکەوە بەستەریدا دەڕۆین جەماعەت بیکەنەوە جارێ دەست بە وەڵام دانەوەی مەکەن تەنها بیکەنەوە. باڵێ ئەوە فۆرمەکەیە. پرسیارەکان یەکێک با پێدا بین. هەڵەی باو دەربارەی خۆراک و شێوازی ژیانی تەندروست تکایە بە جۆرەی زانیاری و ڕای ئێستات دەربارەی ئەم بابەتە ئەم پرسیارانە وەڵامدەوە. بەڕای تۆ بەڵێ پرسیارێکم بەڕای تۆ ڕێژەی لە سەتا چەندی خەڵک زانیاری هەڵەیان هەیە دەربارەی خۆراکی تەندروست؟ لێرەنە باسی خۆراکی تەندروست دەکەم. ئایا لە سەتا 10 25 ئەو تەڵی بە تەقریبی ژمارەکان لە سەتا 50 75 90 ئەگەر ڕێی لەگەر هیچ لەو ژمارانە نییە لە هیدیکەکەی بینوسە لە بۆ نمونە دەڵێ لە سەتا 1 یان لە سەتا 99 تەنها ژمارەیەک ئەلێرە بینوسە ژمارەکە بە حروفی ئەوەی بیتنەوەی بە هەمان شێوەیە کە نووسرایە. ئەوە یەکەم. هی دووەم دەرەنجامی زانیاری هەڵە چییە؟ ئەگەر زانیاری هەڵە لەناو خەڵکی بی دەرەنجامەکەی چییە؟ هیچ زیانی نییە نەخۆشی مەصرفی زیاد. هیوادارم ئەگەر شتی تریشتان هەیە ئەگەر ڕاتان لەگەرەوانە نییە توان زیاتر لەیەکی اختیار بکەن یانیش لێرانە بینوسن بە کەیف خۆتان. ئەگەر خێرا دەڕۆم یانیش ئەوەیە یانیش پێکەوە دەڕۆین ئەگەرنا ئاگادارم بکەنەوە بڵێم لە بۆ نمونە خێرای هەتا زۆر باش لە کاتی پڕکردنەوەی. پرسیاری پاشتر کامە لەم نەخۆشیانە ئەگەری هەیە بەهۆی زانیاری هەڵە دروست بێ. ئەگەر زانیاری تەواوت نەبی دەربارەی با بڵێن خۆراک و شتانە احتیمالی هیچ دروست بی. احتیمالی یەکەم دەر هیچ نەخۆشیێک دروست نابی. نەخۆشی دڵ، زەخت، سوکەری، سەرەتان، سەوەفان
نەخۆشی قۆڵۆن قەڵەوی یان دەرێ ئەمانە و دەتوانی هەمویان چێک بکەی ئەمانە و زۆری تریش ئەگەر ڕێی لەگەر هیچ شیاندانیە شتێشتر بنووسە ئەو پرسیارەشمان تەواو تۆریمداد ئەگەر خێرامە لە تێپەڕینی سەر پرسیارەکان زۆر باشە باش ئایا خۆت یان کەسێکی نزیکت هەیە یەکێک لەم نەخۆشیانەی هەبێت یان زیاتر نەخۆشی دڵ زەخت دیسان سوکەری سەوەفان نەخۆشی قۆڵۆن قەڵەوی ئەگەر هیتریش لێران نووسن مشکلە نییە بەڵام ئەگە بینووسن باشتریش بەخۆت یان یەکێکی نزیکت یەکێک لەم نەخۆشیانەکەوانە پێیان دەگوترێ لایفستایل دزیز یانیش نەخۆشیە درێژخایەنەکان زیاتر لە اختیارێک دەتوانن هەڵبژێرن بێگومان بەڵێ ئەوانەی کە مربعن ئەوانە دەتوانی زیاتر لە یەک اختیاری بکەیت بەڵام ئەوانەی کە خڕن ئەوانە یەکە ئێستا لە بۆ نمونە دەرێ هۆی یەکەمی مردن لە جیهان چییە لێرەنە بەسێک احتیمالمان دەوێت ئایا ڕقم یەک سەبەبی مردن چییە ئایا کۆڕۆنایە ڕووداوەکانی هاتوچۆیە نەخۆشی دڵە شێرپەنجەیە نەخۆشی فشاری خوێنە سوکەریە چییە ئەوەیان یەکی کلیک بکە و تاو باش بینە سەر پرسیاری پاشتر نەخۆشی دڵ ئیسکەمیک هارت دزیز کە بە پێ دەرێن تەسەڵب بشڕایی نەگەر بە عەرەبی بی لە چ تەمەنێک دەست پێ دەکا بە تەقریبی بنووسە لە بۆ نمونە با بڵێن تەمەنی 50 ساڵیە 6 ساڵیە 70 ساڵیە زیاترە کەمترە چەندە ژمارەکە لێ بنووسە یعنی ئەوەی کە تووشی نەخۆشی دڵی دەبی پێویستی بە قەستەرە ئەوانە دەبیتن لە چ تەمەنێکی دەست پێ دەکا ئەگەر هەتا ئێستا کەس پرسیارێکی هەیە دەربارەی یان بۆ ئازەح نییە پرسیارەکان پێویستی بە ڕوونکردنەوە هەیە تا ڕوونکردنەوەی بدەین ئەگەر نا بەردەوام دەبین کەس شکارێکی هەیە جەماعەت دیارە کەس شکالی نییە بەڵێ کەس دیارە شکالی نییە مەدەم بەردەوام دەبین پرسیاری پاشتر قەڵەوی بەهۆی کۆبوونەوەی چەوری لە لەش دروست دەبێت ئایا ئەو قسەیە ڕاستەیان هەڵەیە کاتێکەیەکە قەڵەوە چەوری لەرەشی کۆبوویتەوە ئایا ڕاستەیان هەڵەیە ئەگەر ڕاستە بنووسە هەڵەیە ئەگەر نا ئەگەریش ڕێک جیاوازە ڕاستە نە هەڵەیە شتێشتر بنووسە ئەگەر ئەگەر نا بەزێکە چیان اختیار بکە لە بۆ نمونە بڵێ ڕاستە باش ئەوەی دیکە ئەوەی کە چەوری زۆر بخۆ ئەگە زۆربەی خواردنمان چەوری بی قەڵەو دەبین ئەوەشیان بڵێن ئایا ڕاستەیان هەڵەیە یان شتێشتر بنووسن پرسیارێکتر ئێستا قەڵەوی زۆر بۆ خەڵکی زۆر قەڵەوە باشترین چارەسەری لە بۆ قەڵەوی چییە کەم خواردنی چەوریە وەرزش و غاردان وەرزشکردن بە تایبەتی غاردان و ڕۆیشتن یان دەرمان لە بودا بەزانیشش یان نەستەرگی یانەوانە هیچیان ڕاست نینە شتێشتر بنووسە ئەگەر ئەوانە هیچ پێ ڕاست نییە باشترین چارەسەری بۆ قەڵەوی مرۆڤ دەتوانێت تا چەند خولەک بەبێ هەوا بژی ئەو پرسیارە وەکو چەند پرسیار هەیە لێرە نەجەماعەت پرسیارەکان لە بۆ ئیحمایە ینی تەرحە پرسیارەکان ئەم دەزانم هەمتان وەڵامی دەزانن بەڵام مەبەستەکەم ئەوەیە وەکو بڵێ دەمەوێ ڕێی خۆش بکەم لەوە پرسیارشتر مرۆڤ دەتوانێت تا چەند خولەک بێ هەوا بژی ئەوە یەک دومینیان مرۆڤ دەتوانێت تا چەند ڕۆژ بێ ئاو بژی بێ دروستبوونی جیرۆگرافی تەندروستی لێرەش ژمارەی ڕۆژەکان بنووسن ئەو جارەی سێمینیان مرۆڤ دەتوانێت تا چەند ڕۆژ بێ خۆراک بژی ینی خواردنی نەخوا بەڵام ئاوی بخواتەوە بێ دروستبوونی جیرۆگرافی تەندروستی ئەوش چەند ژمارەیەکی لێرە بنووسن چەند ڕۆژ دەتوانی با بڵێن 2 ڕۆژ 3 ڕۆژ 4 ڕۆژ هەمووتان یەک ڕۆژ ڕۆژی بووینە بەڵام نازانم داخۆ چەندتان احتیمالە 2 ڕۆژ خواردنان نەخواردیان سێنتان خواردوی پرسیاری پاشتر هەتا ئێستا ئەگەر کەس ئیشکالی هەیە ئەگەر پرسیارێک هەیە یانیش ڕوون نییە یانیش خێرا دەڕۆین هیچ کەس نبینم من کۆمنتی نبینم و کەسیش دەستی بەرز نەکردەوە کەواتە بەردەوام دەبین بۆ بەهێزکردنی ئەسکەکانمان ڕۆژانە چەند بەرداخ شیر بخورێتەوە باشە بنووسن دکتۆر بەس ژمارەکان بە ئینگلیزی بنووسرێ ئەگەنا ناکەنەوە بە ئینگلیزی قبوڵی ناکە ژمارەکان بە ئینگلیزی ئەگەنا قبوڵ ناکە ئێستا لە بۆ نمونە با بڵێن بە کوردی دەینووسم کە کوردی نووسیم ئەگە ئەوەی بکەم پێ دەرێ ژمارەکە ئینڤالید دەباڵێ بەڵێ بۆ بەهێزکردنی ئەسکەکانمان ڕۆژانە چەند بەرداخ شیر بخورێتەوە ئەوە یەک ئەو جارە دوایە دێنە سەرەوەی
پرسیارێکی دیکە دەربارەی نەخۆشیەکرە هۆی سەرەکی نەخۆشیەکرە چیە؟ ئێستا هەروەک دەزانن خەڵکە یەکجار زۆر هەیە نەخۆشیەکرێ هەیە زۆر بڵاو بیتەوە سەبەبی ڕئیسی چیە؟ یەک سەبەب بەس یەک سەبەب بەڕێی تو سەبەبی ڕئیسی ئایا وراثەیە خەم و خەفەت و قەلەق و در و ڕاسان و سەڵمە و شتانەیە یانیش خواردنی شیرینی یان قەڵەوی یان کەمی جوولەیە یان هەموو سەبەبانە هەمویان هەون ئەگەر هەموو ئەوش قبوڵ دەکەین یانیش ئەگەر هیچ پێ ڕاست نیە لەوانە هەوڵی سەبەبش کە بنووسە نەخۆشی شەکرە تا لە ژیان ماوە دەبی حەبوو دەرمان وەربگری ئەو کەسەی کە پێی دەڵێن تووشی نەخۆشیەکرەی بوو دکتۆر پێی دەرێ تا ئەمرتمایە دەبی دەرمانی بخۆی ئەو شتە ڕاستە یانیش هەڵەیە یانیش دەتوانی با بڵێن ماوەیەکی بخۆدایە واز دەبینی وەکو کوبرێگەروی ئەستور بووە ئەگەر یەک پرسیاری هەیە کەزانین داخوا هیچ پرسیار نییە کامە لەم خۆراکانە لە هەمویان خراپتر لە بۆ نەخۆشی شەکرە ئەگەر هەمان بڕ بخورێ هەمان بڕ یعنی قاپەک شەکر قاپەک خورما قاپەک هەنجوین قاپەک نان قاپەک نانی گەرمی ینی سوکەری برنج نیسک لە هەمویان خراپتر یان نەوێری یەک براشی خۆی چیهانە لەوانە لە بۆ نەخۆش سوکەری یەکێکیان اختیارکەن با بڵێن شەکرە یانیش هەنجوینە یانیش خورمایە یانیش با بڵێن برنجە یان نیسکە clear selection ئەو جارە پرسیارەکەی عکسەکەی کامەیان لە هەمویان باشترە هەمان لیستە لە هەمویان باشتر لە بۆ نەخۆشی سوکەری ئایا هەنجوینە خورمایە برنجە نیسکە یانی شنانی جۆی ئەوەی پێدرن نانی سوکەری کامەیان لە هەمویان باشترە نەخۆشی شەکرە بێخوا کە تەواو بوون ئەوانی پرسیارەکانی تر ڕێگەزی خۆت بنووسە ئاستی خوێندنت بنووسە ئایا ئەو پرسیارەکە ئەو پرسیارەمان زیاد کردیە ئایا لە مەجالی طبی ئیش دەکەی یان ناگە لە مەجالی طبی ئیش دەکەی بینووسە ئەویان لەوانەیە بڕێک جیاواز بێ ئەو پرسیارە چکە دەمانێت ئەو پرسیارانێک کە زۆربەیان طبینە ئایا ئەگەر با بڵێن جەنابەت پەرستیاری پزیشکی سەیدەلانی دکتۆری دانی هەر یەکێک لەوانە بەڵێ ئەگەر نەخێر پیشەکە شت ئەگەر بنووسی بە کوردی بینووسن باشترە تێبینی هەر چێک تێ بیکە و سەبمیتی بکەن بەڵێ بینێرن ئەم نستە دەچم تەمەشایەوەی یەکەم تەمەشای ڕسپۆنسەکان دەکەم بزانین داخۆ چەند هاتیە ئەگەر ئەوەی سەبمیت نەبووە بچتەوە سەرێ هەر جێک سۆر بووە چاچ بکاتن بەڕێزە ژمارەکان زەحمە نەبی ژمارەکان بە حروفانە داخلکەن کە پێی دەڵێن ئەمە بە خۆمان پێی دەڵێن حروفی ئینگلیزی یان پیتی ئەو ژمارە ئینگلیزیش پێی دەرن ژمارە عەرەبی ئەگەرەوە چاکردوەرەوە خوارێ دووبارە بینێرە کە ناردت ئیعازەکە دێ دەڵێ ناردرا بگورە دکتۆر بەڵێ زۆر چاکە ئەوە ئێستا وا نزیکەی 15 کەس سەبمیتیان کردیە لێرانەوە نزیکەی 50 کەسێک دەبین ئەگەر ژمارەکە لە چلی دەست تێپەڕی دەست پێ دەکەین بە ڕوونکردنەوەکان ڕێگەی شکالیان لە ژمارەکان هەیە ڕەنگە پێویستیان بە کاتبی هەتا دەگەڕۆنەوە سەری بەڵێ ئاساییە بەڵام هەتا ئەوان ئەوەی دەکەن ئەمن ئەوە کوبڵێ قسەیەکی دەکەم دیسکلێمەرێک ئەویش ئەوەیە ئەمن کاتیکەوە کوبڵێ حتا کاتیکە لە کولێش دەرسی دەڵێمەوە بە تەڵەبەکان دەرێم ئەو قسانێک کە دەیکەم مانایوانی هەمووی ڕاستە احتیمالی غەڵەتی هەیە ئەوجا ئێستاش هەمان قسەی بەنگۆ دەڵێم جەماعەت ئەو قسانێک کە ئێستا دەیکەم کە دەڵێم ئەو خواردنە باشە ئەوە خراپە یانیش ئەوە هەڵەیە لەوانەیە من هەڵە بم ئەمن محاولە دەکەم خۆم جیا بکەمەوە لە معلوماتی خۆم خەڵکێکی زۆر هەیە کاتیکە وەکو بڵێ پێی دەڵێ ئەو شتت غەڵەتە پێ ئیزعاج دەبی ئەمن خۆم لەو مشکلەی قوتار کردیە کو ئەمن دەڵێم ئەمن با بڵێن ئەو معلوماتە ئەمن نیمە ڕەخنە لە من ناژیێ ئەمن دائیمەن لە شتی نوێ دەگەڕێم هەر شتێک ئەگەر ئێستاش ئەو قسانێکە کردم یەکێک بتوانین لە بۆم ڕاست کاتەوە مەمنونیشی دەبم هەر ئێستاش بەڵام بەدوونەوەن ئەم خۆم وەکو بڵێ لەو شتەی پاراستیە یەکەمین شت ئەمن عەزەلەی ناکەم لە بڵاوکردنەوەی زانیاری معلوماتێک هەتا وەکو بڵێ معلوماتێک هەتاوەکی یەکجار زۆرم نەبیتن وەکو بڵێ تاوڵیم نەکۆڵ بیتەوە قسەی لێ ناکەم
بە تایبەتی لە بۆ خەڵکی بەعام ینی پرسیار هەبووە وەختی خۆی لە بۆ نمونە ینی ناچار بوویمە لە جیاتی ئەوەی وەکو بڵێ تووشی کۆنفیوژن بوویمە احتیمالی هەیە چەندین کتێبم دەربارەی خوێندیتەوە بەس دوێتە وەڵامەکەم بەدەستکەوی هەر یەک لەو کتێبانە یەک لە کتێبەکان نۆمزەلت بووە من محاولە دەکەم وەکو بڵێ شتی بخوێنمەوە ئەو کاتی قسەیەکی لێ بکەم و قسەکە شتێ دەکەم دەرم بە جۆرەی ئەو معلوماتەیە کە ئێستا هەیتم چونکە احتیمالی هەیە معلوماتم دەگۆڕێ و هەروها لە بۆ تەڵەبەکانی طبیش باز دەکەم کاتێککە دەرسیان پێ دەرم دەتوانم ئێستا لە بۆتان بسلمێنم کە ئەو معلوماتانە هەیتم غەڵەتە وەبزانم ئەو قسەیم کردێ پێشترێ ئەگەر جێتان لە من بووبی ئەو کەشتی زۆر ئاسانە ئەو معلوماتانێک کە ئێستا هەیتم وەکو هی پێش 10 ساڵیم نییە ئایا تەوەقع دەکرێت پاش 10 ساڵی تریش معلوماتم وەکو ئێستابی نەخێر کەواتە احتیمالی هەیە ئەو قسانێک کە دەکەم غەڵەت بی ئەو قسانە کە ئێستا دەکەم ئەوە مانایەوە نییە من با بڵێن معلوماتەکان هەمووی غەڵەتەوەیە بەڵام وەکو احتیمالی هەیە مەبەستەکەم ئەوەیە ئەگەر یەک ملاحەزەیەکی هەیە لەسەری ڕاستی دەکاتەوە سپاسی دەکەین ئەگەر کەس ملاحەزەیەکی دەربارەی ئەو دیسکلێمەرەی نەبوو بەردەوام دەبین دێنە سەر خاڵەکانی دیکە دێنە سەر ئەنجامەکان ئەوە تا ئێستا 25 هاتیە ڕفرێشێکی بکەینەوە بزانین هەتا ئێستا 25 هاتیە ڕاچێت تۆریمدا دەستێ بکەین یان ئینتیزار بکەین چکە کەس نەپرسیاریش دەکە نازانم دەرێ کەس لێرە نییە نەدەست بەرز دەکاتەوە نەکەس پرسیارێکی دەکات بەڕای من دەست پێ بکەی ئەوە سەبر زیاد دەبی تو پرسیاری یەکەم و دووەم ئەها هەندێک سەبر بڕۆ باش زۆر چاک بۆ 27 دانە زۆر باشە تقریبا لە نیوەی 150 زۆر باشە بخۆی تقریبا فەرقیش ناکاتم یعنی سا تەسەوڕ دەکەم کە بۆ 50 وەکو نسبەکە باوەڕ ناکەم فەرقیشی زۆر بکە با بێنە سەر پرسیاریەکەم بەڕای تۆ ئایا ڕێژەی لە سەدا چەندی خەڵک زانیاری هەڵەیان هەیە هەروەک دەبینین چارێگەک ینی 1/3 ینی سێک لە سەتا ئەویان دانایە لە 1970 یان لە 1970 خەڵکی دەڵێ غەڵەتن ئەو بەڕێیە ئەو کەسانی ئێرەیە ینی دەڵێ ئەوە شیان لە 150 دانایە بەو دووەی دەکات لە 166 ئەوەشی بخەینە سەری ئەوە لە 175 دانایە ئەوەش 125 ئەوە لە 110 دانایە تەنها یەک کەس داین لە 110 دانایە ئەو لە 195 شمان هەیە ینی وهەیە داڵێ لە 195 ڕێی خەڵکی غەڵەتە دوو لە 195 بدو شەوەی نووسرایە بۆ دوو ڕێیە یەکەشیان بە 100 نووسیتی ترشیان بەبێ لە 100ەکە کاتە زۆربەی زۆری ژمارەکە ئەوەیە یعنی ئەوەی کە دەڵێ احتیمالی کەمە ئەگە تەماشا بکەین ژمارەکانیان کەمە ینی ڕێی ئەو هەیە کە زۆربەی خەڵکی ڕێیان ئەوەیە منیش ئەویان لەگەڵتان متفقم جەماعەت ئەوەی کە من ئاگادارم ئەوەی کە من چەندین ساڵە محاضەڕی لە بۆ خەڵکی دەرێمەوە دەربارەی زانیاری تەندروستی ئەگەر ڕاستی دەوێت نەک تەنها خەڵکی ئاسایی ئەوانەی کە حتا وەکو بڵێ بە حساب لەوانەیە لە مەجای طبیش بن معلوماتی زانیاریان زۆر هەڵەیە بەداخەوە ئەگەر توانم زیاتر ئەوەی ڕوومکەمەوە دوایێ دەرەنجامی زانیاری هەڵەت چییە ئەوە لێرانە یەکێک نووسیتی هیچ زیانی نییە ئەوە لەوانەیە مەبەستی سوحبەتکردن بی ئەوجا دەیەوێت ئەگەر ئێستا دەوێت زیات ڕوونکردنەوەی بدا حەز دەکەم ڕوونکردنەوەی بدا ئەوانی تر نووسیتیان نەخۆشی پیا دەکا مەصرفی زیاد پیا دەکا سەرچاوی نادروستی بەردەوامی دەبێت کەواتە ئەوش متفقم لەگەر یەک ڕێی جیاوازمان هەیە بەڵام ئەم دائیمەن وەکو بڵێ احترامی ڕێی ئەقەلی دەگرم ئەوجا ئەو کەسە ئەگەر دەیەوێت بە چات یانیش بە قسە ڕوونی بکاتەوە کە بە شێوەیەکی زانیاری هەڵا تەسیری نییە لەبەرەوەی چونکە ئەگەر ڕاستی دەوێت نەک هەر ماران کاول دەکا وەتەنیشی کاول کردی زانیاری هەڵا هەر کاول بووە کاول ئەگەر ئێستانتانەیە پێشتان برێم چی لێ دێتن بەهۆی نەزانینی مندار بە خێوکردن وەرە بزان مندارەکانسیان لێ هاتیە لایەکی ئۆتیزمە لە لایەکی نازانم چی لێ هاتیە وەرە بزانە ئەو هەموو نەخۆشی سوکەریە پیا بووە ئەو هەموو زەختە پیا بووە ئەو هەموو سەرەتانە پیا بووە ئەوانە سەبەبەکەی چیەوە
باش ئەوەش بەنسبەت ئایا دەرەنجامی زانیاری هەڵات چییە؟ بینە سەرەوەی ئەوەی پاشتر کامە لەم نەخۆشیانە ئەگەری هەیە بەهۆی زانیاری هەڵە دروست بێت ئەوە پێدەچی هەمان کەس دووبارە دەڵێتن هیچ نەخۆشیشی دروست ناکە ئەوە یەک کەسە دووبارە دەکەمەوە ئەگەر دیفاع لە خۆی دەکا یانش با بڵێن دەوێ ڕوون کاتەوە سپاسی دەکەین ئەوانی تریش هەمویان نووسە کە قسەکانی هەمووی ڕاستە ئەویان لە هەمووی ڕاسترە ئەمانە زۆر نەخۆشی تریش ئەوە لە هەمووی ڕاسترە کە 19 کەس لەو 32 کەسەی ئێستا کە دەکات لە 16 وایان نووسە ئەوە تەواوە بەڵێ ئەو پرسیارە نەروکو گوتم ئەوانە هەمویان تەرحن ئەوە هەمووی جارێ وەکو بڵێ ئەحمایە ئێستا دێنە سەر پرسیارە ئەساسیەکان ئایا خۆتیان کەسێکی نزیکت هەیە یەک لەم نەخۆشیانەی هەبێ ژمارەیەکی زۆر هەیە دەبینن چەمات بزانە لە 20 کەس نەخۆشی دڵ نووسیتیان 22 زەخت 22 شەکرە 15 ستەوەفان 17 قۆڵۆن باڵێ مانەوێ ئەوە هەروە حساب کە خستەخانێکمان دانایە پڕی نەخۆشە مەبەستم ئەوەیە بەڵێ پرسیارەکە بە ئەن قەسڵام لێ کردیا لە بۆ خۆت نییە خۆت و لێکی نزیکت مانایەوەیە ئەوانەیە کە ئێستا بەڵێ ئێستا لێرە دێنە سەر پرسیارەکان هەتا ئێستا گوتم ئەوانە وەکو بڵێ پرسیاری تەمهیدی بوون هۆی یەکەمی مردن لە جیهان چییە؟ بزانانی زۆربەی چ نووسرایە ڕووداوەکانی هاتی چۆ بێگومان ئەوە غەڵەتە جەماعەت ئەوە غەڵەتە ئەوە یەکە کە لە زانیاریە هەڵەکان کە ئێستامە بە تەماینە زانیاری هەڵە ڕاستکەینەوە ڕووداوەکانی هاتوچۆ ژمارە یەکەم نییە ڕەنگە لە شوێنێک زیاتر هەبی بە ژمارەیەک نی کاکتۆر بە تەمەن دەگۆڕێ بە تەمەن ئەگەر بڵێ لە تەمەنی ئەوەندا تا ئەوەندە لەوانەیە وابی بەڵام بە شێوەیەکی گشتی لە هەموو دنیاە ئێستا پێتامشاندەم پێتامشاندەم با بڵێن سەوەبی یەکەم چییە سەوەبی دووەم چییە سەوەبی سێمیش چییە بزانین دووەمیان چ نووسە نەخۆشی شەکرە نەخێ نەخۆشی شەکرە بە مباشری سەوەبی دووەم نییە بە مباشری بەڵام غیرە مباشر لەوانەیە وابی نەخۆشی دڵ ئەوە سێم نووسرایە ئەوە ڕقم یەکە ئەوە ڕقم یەکە زەمات ئەوان لە حسابی مستوایان باشە ئێستا داوای حسابتان لێ دەکەم ڕقمەکتان دەدەمێت لۆم حسابکەن کەواتە بەڵێ شەر 5 ڕقم دووە ئەوە لێرانە ژمارە چکەم نووسرایە ئێستا دێمە سەر وەڵامی ئەو پرسیاری لە سلایدەکان هەروەک لەو سلایدەی دەیبینن ئەو سلاید دەبێ گومان ئەگەر کلیک لەسەر بکەیت دەباتە سەر ئەسڵەکەی ئەوە وێبسایتێکی زۆر مهمە بە ناونیشانی Our World in Data جامعە ئۆکسفۆرد و مەزموعەیەک ئەوە ئیش لەسەر دەکەن مەزدەرەکەشی ئەوەیە International Burden of Disease Global Burden of Disease معهدەکە لە واشنگتنە هەروەک دەبینن لە هەموو دنیاە لە کوردستان یانش لە هەر شوێنێکی دیکە ڕقم 1 Cardiovascular Disease نەخۆشی دڵە ئەو معلوماتانە هی ساڵی 2019 ئەو ساڵی نزیکەی تقریبا 19 ملیۆن کەس بەس بە ئەوەی مردینە ساڵک 19 ملیۆن ئێستا حالیان لە 20 تێپەڕاندیە تقریبا ئەس ئێستا لۆ ئاسانی جەماعەت دەمەوێت لە بەم حساب بکەن ڕۆژێ چەند کەس بە نەخۆشی دڵی دەمری 20 ملیۆنی حساب بکەن 20 ملیۆنی دا بە 665 بکەن جانداخۆ ڕۆژێ چەند کەس بە نەخۆشی دڵی دەمری ئەجە دەمەوێت لۆم حساب بکەن بە سانیەکیش بە ڕۆژێکی و بە سانیەکی لە یەک سانیە یعنی ئێستامە کە دەستمان پێ کردیا تا ئێستا ئەو چەند لە دەستمان بە قسان کردی کاکتۆر تقریبا 25 دقیقه تقریبا نیم ساعتە 25 دقیقه بزانین لەو 25 دقیقه نیم ساعتەی یان لە ماوەی نیم ساعتی چەند کەس لە دنیاە بە نەخۆشی دڵی ئێستا مردیە لەو ماوەی بەڵەیە ژمارەکە گەلێک زۆرە هیچ ژمارەك ناگاتە ئەوە یعنی ئەویان لە هەمویان هیچیان وەکو بڵێ تۆزیشی لە دوو ناکەن لە دوو نەخۆشی دڵی لە پاشیوی ئەوجە سەرەتان دێت تقریبا نیوەی ویە نزیکەی 10 ملیۆن کەس ساڵانە پێدەمری یعنی چەندت حساب کرد ڕۆژێ نیوەی دەکات سەرەتانە ئەوجە دوایە نووسرای respiratory disease و digestive ئەوانە ئەو لە چاتەکەی هەندێک بەڕێز نووسیتیان بەڵێ زۆر باشە مامۆستا فەتاح ئیبراهیم دەڵێ 38 کەس دەمری لە هەر سانیەکی بە نەخۆشی دڵی 38 وابزانم لەوانێ
وەزم حسابکردنەوەی دەوێتن لەوانەیە ئەوهانەبی بە ڕۆژێکی 54,794 تەواوە 50,000ەکە تەواوە بەڵێ بە سەعاتێکی 2283 بەڵێ ئەو ئەحمەد عادل ئەوانەی نووسێ دەڵێن 38 لە دەقە چیە ئەوە تەواوە بەڵێ چونکە بزڵبت چونکەوە بزانم بەڵێ با بڵێن بە 2 ثانیە ئەحمەد عادل کاک فتاح بەڵێ بە 2 ثانیە یەک کەس دەمرێتن بە 2 ثانیە کاک فتاح هیچ ڕاستی کردەوە دەڵێ 38 لە دەقە چیە تەواوە بەڵێ یعنی گە 38 لە دەقەچی بی ئەمە ئێستا حالی نزیکەی 30 دقە تێپەڕینە 30 جاران 30 دەکان نزیکەی 1000 کەسێک ئێستا حالیان بردیە لە ماوەی ئەوەندەی کەمە قسەمان کردیە بەڵێ ئەخرەوە چ لە کاکتۆر تقریبا لە 900 شتێ دەپەڕی بەڵێ 1000 شتێ دەپەڕی مەبەستەکەم چیە دەمێ فکرێکتان دەمێ دەربارەی مەساتەکەی یعنی وەکو بڵێ ئەو نەخۆشیە ئێستا حالیان کە سەبەبی یەکەمی شێوازی ژیانە سەبەبی یەکەمی خۆراکە یەکەم هۆی مردنە چیە نەخۆشی ئەوەی بزانێت خەڵک نازانێتن کە وازان هەروەڵە بە سیارەی دەمرن نەخێ سیارە یەکەم شت نییە بەڵێ ئەگەر تەماشا بکەی سیارە لە چێیە کارزانم دەبین زەمان کە تەماشا بکەم زان داخۆ ڕقم چەندە road injuries ئەوە هەوە دەبینی تقریبا ملیۆنە کەس پێ دەمرێتن نزیکی مەلاریایە وەلو مەلاریا ئێستا کەم بوویتەوە وەخت خۆ 1 ملیۆن بووە یان ئێستا نزیکی تقریبا سیلیە سیل و ئەوە سیل لەگەرەوەی هەندێک دری دەکوژی سیل لەگەر سیارەی لە عالم لە شوێن لەگەر شوێن دەگۆڕێ شتێشتر هەیە لێرانە کە لە لیستەکەی نەنووسرایە ئەگەر ئێستا حالیان دەمەوێت هەریەکە با بڵێن بنووسی what is the third cause of death in the United States کاوی بنووسن زەحمە نەبی ئەوانەی بە کۆبڵی توان بە ئینگلیزی بنووسن پێم بڵێن بزانم چییە سێەم هۆی مردن لە ئەمریکا چییە شتێک کە لێرانە لە هیچیان نەنووسرایە سێەم هۆی مردنە یەکەم نەخۆشی دڵە دووەمینیان سەرەتانە سێەم چییە ئەوەی دەزانی با لێرانە بنووسیتن هیوادارم ئەوانەی کە وەکو بڵێ مەزموعی طببینە ئەوان نەینووسن یان ئەوانی کە گویان لە من بۆ قسەیەم کردیە نەینووسن بەڵام بنووسن نەخێر قەڵەوی نییە سێەم هۆی مردن کۆرۆنا بووە ڕاستە کۆرۆنا بووە سێەم لە 2020 بەڵام ئەم پێشی باز دەکەم بەڵێ پێشی و پاشی کوێستا کۆرۆنا بەس ماوەیەکی کەم گەیشتە وەکو بڵێ بەرز بەوە گەیشتە سێەم و زانە کۆرۆنا ئەو هەموو هەرایە لە بۆ کرا ئەو زە نەبووە یەکەم و دووەمیش ئەو پەڕی هەتا سێمی هات ئێستاش گەڕایتەوە خوارێ بەڵێ نووسرای ئاکسیدنت نەڵێ ئەکسیدنت نییە سێم ئەم ئێستا انتظار دەکەم لۆیەتە یەکێک بنووسیتن what is the third cause of death in the United States ولا تقریبا لە زۆربەی دنیایش medical error دەست خۆشتر هیمدات بەڵێ یعنی هەڵەی پزیشکی بەڵێ ئەوە لە زۆربەی لیستەکان نانووسرێ بەڵام هەڵەی پزیشکی سێم سەبەبی مردنەیە لە ئەمریکا باسی بەڵێ باسی کوردستان ناکەم باسی ئەمریکا دەکەم بەڵێ لە ئیدزی زیاتر خەڵکی دەکوژی لە سیلی زیاتر خەڵکی دەکوژی لە سیارەی زیاتر خەڵکی دەکوژی ئەگەر ویستان زیاترەوەی باز دەکەم چکۆ اختصاصی دقیقی خۆمە مەسەلەی ئەوە هێڵ سیستم بەڵام ئێستا با بێمەوە سەر بابەتەکەی ئەسڵیەکەمان ئەویش ئەوەیە ئەگەر تەماشای بکەین با بڵێن ئەمەوەکەمان پرسیارەکەمان چ بوو بەڵێ پرسیارەکەمان چ بوو پرسیارەکەمان ئەوە بوو کە گوتمان هۆی یەکەمی مردن چییە خەڵک لێرەنە زۆربەی هۆی ئەوەی دانایە بەڵام نەخێر یەکەم شت ئەوە هەڵە باوکانە کە نەخۆشی دڵ یەکەمە ئەجلێ دەی بزانین نەخۆشی دڵ کە نەخۆشیەکە لە هەموو شتێکی زیاتر خەڵکی دەکوژی دەی معلوماتمان دەربارەی هەبی زاینداخۆ ئایا ئێستا لە بۆ نمونە ئێستا حالیان لەوانەیە ئێستا گە لێران لێیان پرسن لێتان پرسم برێم چێ نەخۆشی دڵی هەیە لەوانەیە زۆربیان برێن ئەمە گەنجی نەخۆشی دڵمان نییە ئێستا لەوانەیە ڕێکەکەتان بگۆڕێ دەربارەی ئەو مەسەلەی بینە سەر پرسیاری پاشتر نەخۆشی دڵ لە چ تەمەنێک دەست پێ دەکات و نەخۆشی دڵی کە تازە باسمان کرد کە 20 ملیۆن کەسی دەکوژی لە 2 ثانیەی خەڵک یەکەچی دەکوژی لە دقەی سیوەس نزیکەی 40 کەسی دەکوژی ئەوە تەمەنەکانمان دانایە بەڵێ ئەو نووسیتی زۆربەیان دەڵێن لە تەمەنی 30 ساڵی 40 ساڵی
زۆر بەشیان لە پاش 45 دانایە و لە 50 و باوەی دانایە باڵەیە. بەڵام ئەوە دیارەی وا هەیە تەمەنی 2 ساڵیشی نووسیە، تەمەنی 5 ساڵیشی نووسیە و 20 ساڵیشی نووسیە. بەڵێ ئەوە ڕاستە. بەڵێ نەخۆشی دڵی لە منداڵی دەست پێ دەکا. لۆ معلوماتتان زەمات ئێستانگۆ هەموو نەخۆشی دڵیتان هەیە، هەموو نەخۆشی دڵیتان هەیە، ئەمنیش هەمە، بەڵام دەرەجەکانمان جیاوازە. ئەوجە با ئێستا ئەوەتان لە بۆ ڕوومکەمەوەنەوە کە تا بابن بترسێن. ئەو وێنەیە کە ئێستا دەیبینن ئەوە بریتیە لە وێنەیەکی زۆر مهمە، ئەو لە کتێبی کراوسیە. ئەوە ئەگەر بیبینن ئەوە بریتیە لە بۆڕیەک بە ژێرەی تەمەن، لە خوارە دەبینن ئەوە لە دایک بوون ئەو سفرە، ئەوەشیان لە تەمەنی 6 ساڵیە. ئەوە ئینسانێکی وەکو بڵێ ئاڤرجە، ئینسانێکی ئاساییە، چکە زۆر کەس هەیە وانە، زۆر کەس هەیە تەمەنی 80 ساڵە وەکو 20ەکەی وایە. هیواش هەیە نەخێر وەکو بڵێ تەمەنی لە با بڵێن لە 20 ساڵی وەکو سیەکەی ئێرەی لێدێ، یانش حتا وەکو چلەکەشی لێدێ. پێشماوەیەکی لە بۆ معلوماتتان وەکو بڵێ محازەرەیەکم گوتەوە لە کولیەی خۆمان لە بۆ دکتۆرەکان، پرسیارێکم کرد، گوتم کاتی کە نەخۆشی دڵی وەختی خۆی دروست دەبوو، یەکە کە دەهات تووشی نەخۆشی دڵی دەبوو، تەمەنی چەند بوو؟ دکتۆرەکان وەڵامیان داوە، گوتیان یەکێکیان گوتی عادەتەن لە پاشی 60 ساڵی بوو. گوتمە دی ئێستا دکتۆرەکە مختصی نەخۆشی دڵی بوو لە نەخۆشخانەی قەلبی دەوام دەکا، گوتی ڕۆژێ نەخۆشێکمان لە بۆ هات تەمەنی 24 ساڵ بوو. گوتی ژمارەیەش کەم نییە، زۆرە. ئێستا خەڵکەکی زۆر هەیە با بڵێن نەخۆشی دڵی ئەوەی دابەزی هاتە خوارێ، تەمەنەکەی هاتە خوارێ. ئێستا دەبینن ئەوە کرۆسێکشنە، ئەوەی سەرەوە، ئەوەی کە ئێستا دەبینن ئەوە لیومنەکەیە، ئەوە کوبرێ بۆڕیەکە ناوی تقریبا هیچ نەجیرایە، کاتێککە ئینسان لە دایک دەبی بەو شێوەیە. دوایە وەکوەیە کۆکو بڵێ کۆت و کترێکی دەکری یەکەم جار هیچ ئایبینیە، دوایە بەرەبەرە بەڵغی دەگری، قسێک بەڵغی گرتیە کچێشکە دەگری وەێ بە ئەستەم بزەبت بە ئەستەم کلسەکی ئەو تۆ دەگری تقریبا وەکو بڵێ ئای بەداناڕوە، کە ئای پێدانەوە دەبێت چ بکە دەبی شش تێڕا بکەیەوە نیە تاکوونەکەی بکەیەوە. ئەو شیشە تێڕاکردە وەبزانام دەزان لە تۆپسی پێدەگۆترێ. چێ دەزانی با لە بۆمان بنووسیتن لە چاتەکەی کاتێککە کندکتۆری شک لە سینجی ڕادەکەن لە بۆڕێکانی سینجیە تاکوونەکان بکەنەوە چی پێدەدەنەوە؟ خەبات ئیبراهیم قەستەرە نووسیتیان تا بەڵێ تا پێ دەڵێن قەستەرە کاتەرایزیشن. بەڵێ زۆر چاکە. کەواتە ئەوە بەنسبەتەوەیە. ئەوجا لەبەرەوەی ئێستا حالیان ئایا ئەم بخۆم هەتا پێم کرێ شێوازی ژانم تەندروستە و تا ڕادەیەکی باشیش و کۆبڵێ بە جۆرەی پێویستی خواردنی تەندروست دەخۆم، بێگومانایەوەنی خواردنی ناتەندروست ناخۆم، بەڵام بە شێوەیەکی گشتی باز دەکەم. ئەو کاتی هی منیش ئێستا حالیان وەکو بڵێ مانایەوە نییە وەکو بڵێ هیچی نەگیرایە. ئێمنیش لەوانەیە هەندێکی گیرایە، لەوانەیە نازانم لەوانەیە لە 2 3 4 5 گیرابی، بەڵام زۆر کەس هەیە لەوانێت تەمەنی لە منیش گەنجترە، احتیمالیشەیە لە 120 و 30 و 40 و 50 گیرابی بۆ ڕێکانی دڵی، ئەوەی کە شێوازی ژیانی تەندروست نییە. لەبەر هەندێ ویستم بەوەی دەسێ بکەم کە ئێستاوە تا ئێستا باسی چم کردێ، باسیەوەی دەکەم کە زانیاری هەڵا دەبێتە هۆی نەخۆشی، یەک لە نەخۆشیە گرنگەکانیش نەخۆشی دڵە، چونکە جەماعەت زۆر کەسێ دەرێن وڵات چایبی نەبوو ڕاست جەڵتە لەیدا، شتی وها لە گۆڕێ نییە لە دنیاە، کەس لەو گۆڕی نامری، دەبی ئەوی گیرایی بۆڕی دڵی گیرابی. مردنی لە ناکاو احتیمالی لە 100 زیاتر لە 95 ئەوەیە کە بۆڕی دڵ دەگیرێ. احتیمالێکی زۆر کەم هەیە کە کارەبایاتی دڵبی، بەس ئەوە شانسەوە بکەوەیە خوێنی دەبۆ ناچی. ئەگەر هەر کەسێک لێرانە بۆکو بڵێ دکتۆرە یانش با بڵێن معلوماتی دقیقتری هەیە ڕوون ئەوەی دەکاتەوە شتەکان ڕاست دەکاتەوە. خەبات ئیبراهیم دەستی بەرز کردەوە دکتۆر، نازانم لەبیری چ بوو ئەوەی نما نازانم. زۆر باشە. ئەگەر لێرانەوە کو بڵێ کەسمان لەگەردایە زۆر باشە. بەڵێ ئەوە بەنسبەت نەخۆشی دڵ. ئەوەی کە ئێستا دەبینن ئەو بۆڕیە ئەوە ڕسممەچی وەکو بڵێ خەیاڵیە بەدەستکرایە، بەڵام ئەوە حەقیقیە. ئەگەر ئێستا دەتانەیە لە بۆ نمونە ئەو بۆڕی کە ئێستا دەبینن ئەوە بۆڕی دڵە، بزان دەبینن
تەواو هیچ نەگیرایە ئەوە نەفسی بۆڕیە بەڵام بۆڕێکە لە لای خوارێ یعنی کەمەش کە دەڕۆی ئەوها گیرایە بەس ئەوەندۆکەی لێ مایتەوە ئەوجەگەر ئێستا حالێنەوە ئێستا بەس کلیکی لەسەر بکەم ئەوە دەمباتە سەر ئەو ڤیدیۆی لەو ڤیدیۆی ئەوە دکتۆرەکە دێ تەشریحی دڵی دەکا دەڵێ ئەوە شخصێکە At about the same time that Ambrose was relating angiographic appearance to plaque disruption and thrombus, Michael Davis, a pathologist at دەنگەکەتان جێلەیە کاکتۆر بەڵێ ئەوە دەڵێ کابرایەکە St. George's Hospital and Medical School in London, was coming to similar conclusions through his studies of the microanatomy of ئەوە پێدادێ بۆڕێکەی دڵی و پێمان پیشان دەدا وەکو بڵێ تەشریحی دەکات تا بیبینین بۆڕێکە چی لێ هاتیە طبی ئەو نوع توێژینەوەی یەکجار مهمە کاتێککە خەڵک دەمری دەبی تەشریح بکرێ بزانین داخۆ بۆڕێکانی ناوی چەند گیرایە چەند نەگیرایە یەکەم جار کە زانیان گەنج تووشی ئەو نەخۆشی دەبی کەنجیبی باشە ئەو کاتە بوو کە لە ئەمریکا لە ساڵی 50ەکان کاتکە لە ڤێتنام مەزموعەیە گەنج مردن ینی بەگول لەوە شتانە مردن بە شەڕی مردبوون گەنج بوون تەمەنیان 22 ساڵی بوو کەمەیتەکانیان دەهینا و تەشریحیان دەکرد دەرچوو ئەوانش ئەویان هەیە نەخۆشی دڵیان هەیە بۆڕێکانیان باش گیرایی وا هەبوو کە بڵێ چارێک ژیرایە وە گیرایە ئەوانە تەمەنیان 20 ساڵی بوو لە ساڵی 50ەکان لە ئەمریکا ئەدەبی ئێستا وەزەیانی هیمە کوبی critical coronary lesions in patients who died after an acute coronary event. He found that the so-called culprit lesion usually showed evidence of a recent tear or fissure. We are going to take a trip down the left anterior descending coronary artery of a man of 58 who suddenly dropped dead from ischemic heart disease. ئەوە دەرەیەکەکە تەمەنی 58 ساڵە لەنکاو ڕامردیە ئەو لەنکاو ڕامردنە شتیوا لە گۆڕی نییە یان ئێستا زۆر کەسێ دەرە وەڵاوە لەنکاو ڕامرد هیچ عیبی نەبوو نەخێر ئەوە وەکو بڵێ پێوە دیار نییە بەڵام لەنکاوڕە ئەوەکەی دەتەقیتم ئێستا حالیان ئەگەر حەستان کردەوەی دوای دەنێرم وەلەو خۆی زۆر نییە بەڵام لەبەر کاتی دەمەوێت زیاتر کاتی پێ نەگرم بە کورتیە گەتەمەشا بکەین ئەوە بزانە ئەو بۆڕێکەمان پێ پیشان دەدا دەرە بیدایەتەکەی عیبی نییە بەڵێ کەمێک دیوارەکەی کەمێک ڕق بووە لێرەش عیبی نییە بزانە تەواوە سێکشنەکان ئەگەر بچێ ئەولاتر کە ئێستاوە بستە خواردتر تەماشاکەن ئەوە دەبینن تقریباً دەتوانن برن لە 130 گیرایە لێرە دەبینن زانە کو چەوری تێدا کۆ بوویتەوە So angiographically so far a normal coronary artery. زانە زانە تەماشا بکە ئەوە لێرە لە 100 چەندی گیرایە بە تقریب ئەم دەتوانم برێن لە 175 گیرایەوە ئەوە یەکە دەبیتە هۆی بۆڕی گیران ئەوە بەنسبەت نەخۆشی دڵی ئەگەر کەس پرسیارێک شتێکی نییە دەربارەی ئەو خاڵی ئەم ئێستا دێمە سەر پرسیارێکی دیکە کەواتە تا ئێستا من چەند گوتیە زانیاری هەڵا خەتەرە دوای زیاترش ڕوون دەکەمەوە لەبەرەوەی چونکە دەبێتە هۆی چەندین نەخۆشی یەک لەو نەخۆشیانە دەبێتە نەخۆشی دڵ نەخۆشی دڵیش نەخۆشیەکە لەوانەیە وەکو بڵێ زۆر کەسێرەوە هادەری چایبی نییە وڵا لەو گۆڕەی بە ئەوش ڕانەگەیشت بین عاشش ڕانەگەیشت کەس پرسیارێکیان تعلیقێکی هەیە ئەگەر نەدەستمە سەر پرسیارێکی زانیاری هەڵەکان ئەوە بوو خەڵک پێیان وانە بوو نەخۆشی دڵ یەکەم بی بەڵام یەکەم هەوکاری مردنە هەروە خەڵک پێیان وانە بوو کە لە تەمەنی بچووک دەست پێ بکە بەڵام ئێستا لە منداڵیەوە دەست پێ دەکات زانیارە ڕاستەکە ئەزۆلۆ معلوماتان ئێستانگە هەموو نەخۆشی دڵیتان هەیە و هەریەکە با بڵێن بەجێرێ بە نسبە نسبة تناسب احتمالي هي زياتر يواشي كمترة علاقشي زور بتمنية ونية دیارە کەس پرسیاری نییە مادەم بەردەوام دەم دەستمە سەر بابەتێکی دیکە بەڵێ بابەتەکەی دیکە پرسیارەکەی تر ئەوەیە قەڵەوی بەهۆی کۆبوونەوەی چەوری لە لەشیە ئەو پێم سەیر هەندێک دەرێن هەڵەیە ئەو کەسێک کە دەڵێ هەڵەیە 7 کەس وایان گوتیە دەتوانی زەحمە نەبێت لەوەم ڕوومکەرەوە ئەم بزانم چەوری هەر چەوری کۆ دەبیتەوە خۆ چ کۆ دەبیتەوە خۆ ئاو کۆ نابیتەوە خۆ گۆشت کۆ نابیتەوە کە چەوری کۆ دەبیتەوە پێی دەرن قەڵەوی
ئەو بخۆی پرسیارەکە ڕاست بوو ئەوەیە تەرحە پرسیارە تەرحەکانەوە جەماعەت ئەوجا 7 کەسە دەتوانن لەمان باس بکەن کەسێکی بێ قسەی بکە بەرەزە کەس دیفاعی لێ دەکاتن لەوەوەی کە نووسیتی ئەو قسەیە هەڵەیە نەخێ ڕاستە حەز دەکەیەگە دەتەوێت بڕۆ حیوانێکی سەر بڕۆ بزان داخۆ قەڵەویەکەی چییە بەز لێ کۆبوویتەوە ئینسانیش بەزە هەمان شتە باشە دیارە کەس ئەوەی نییە بەڵێ کەس دیارە مڵاحەزەی نییە باش ئەس ئێستا با بێنە سەر پرسیاری پاشتر ئەگەر زۆربەی خواردنمان قەڵەوی بێ ئەوە قەڵەو دەبین لێرانە لە 153 بەڵێ چەوری بێ ببوورە بەڵێ ئەوەیان لە 153 دەڵێن ڕاستە ئەوان کە دەڕێن هەڵەیە چێ دەتوان لە بۆم سەرمێنی هەڵەیە یعنی ئەگەر چەوری بخۆیەتی قەڵەو نابی بێزگە لە وەکو بڵێ ساقتی پارەکان ئەوانەی کە جویان لە من بۆ یانیش وەکو بڵێ ئەوە بووە قسەیان لە من جێ ئەوانەی کە جویان لە من نەبووە دەتوان لەم ڕوومکەنەوە کو قەڵەوی ئینسانی قەڵەو ناکە کاک فتاح چەوری بخۆی مەجال دەدەنێ کاک فتاح کاک فتاح ئەو کاک فتاح ساقتی پارە ئەو نا ئەخەر ئەو دەڵێ the host is not allowing us to unmute دەمەوێت دەستت بەرزکەوە کاک فتاح ئەگەر دەتەوێت قسەی بکەیت ساقتی پارە مەبەستیەوە ینی بەشداری کردێ لەوە بینارەکانتر بوورە بەڵێ بەس ئەگەر ئەوەی ستا دەستی بەرز کردەوە مەجالی دەدەین با قسەی بکات دکتۆرەگە دەزانین باتیادی ئەم ناڵم قسەی نەکا بەستم گوتمە گەر یەکێکی دیکەوە کە بڵێ ئەوانەی کە نووسیتیان قەڵەوی ئەوە نییە کاک زۆر ئەمە بەس دەمێ برێم ئەو پرسیارە ئەمە وازح نەبوو باش تێ نەگەیشتین ئێستایان ئەوەی پێشی ئەوەی پێشی کۆبوونەوەی چەوری دەبتە هۆی قەڵەوی خۆی کۆبوونەوەی چەوری و قەڵەوی هەردووچی یەک شتە بەڵام هۆکارەکەی چییە ئەم لەبەر هەندێک باڵەمدارایە هۆکارەکەی یعنی هۆکارەکەی شتە چیوان کەواتە مادام شێوازی پرسیارەکەم غەڵەت بووە بەڵێ ئەمن مەبەستەکەم ئەوەیە شەخصە قەڵەوە ئەوە لەبەر چ قەڵەوە ئاوە لە شکۆ بوویتەوە با بڵێن چییە بەزە یانیش ئەوەیە پرسیارەکەم ئەوە بوو کەواتە ئێستا حالی لەوانەیە وازەحتر بیتن دیداریش دەستی بەرز کردەوە کاک فتاح تەواو بوو کاک دیدار فەرموو بەڵێ کاک فتاح هەر دیارە تەنها پرسیارەکەمی ڕاست کردەوە بە شێوازی ئەوتەم نەمنووسێکایە وازەحبی سواز کاک فتاح بڵێ سڵاوتان لێبێ مامۆستایانی بەڕێز کاک دکتۆران بەنسبەت ئەو پرسیارەوە لەو ئەمن هەر چەوریەکەم دانایە بەسەراحەت قەڵەوی بەهۆی کۆبوونەوەی چەوری لە دروست دەبیان ئەگەر زۆربەی خواردمان چەوری بێت ئەوە قەڵەو دەبین هەروایە بەڵام ئێستا خەڵکێک هەیە ینی بڵێن سیستەمێک پێڕۆ دەکات بۆ خواردن وەکو بڵێن بە ناوێکی تۆ زۆرینەی ڕێژەی خواردنیان دەکەنە چەوری وە پێشی دادەبەزن گوایە ئەوە شەیە و بابەتە هەر لە بۆ ئەوە دەست خۆش کاک دیدەر بەڵێ ئەوجا ئەوەیان بەڵگەیەکی باشە کە ئەوە غەڵەتە قسەی یەکەمینیان ڕاستە ئەو کەسێک کە قەڵەو دەبیتن چەوری لە شکۆ بوویتەوە بەڵام چەوری خواردن نابێتە هۆی قەڵەوی ئەوە یەکێکە لە غەڵەتە زۆر شایعەکانی نابینی خەڵکی وا دەزان چەوری بخۆی قەڵەو دەبی نەخێوانیە بەعکسەوە چەوری بخۆی وەزنت دادەبەزی ئەگەر ژتانەوێت ئێستاگەرەوەتان پێ سەیرە لۆتان ڕوون دەکەمەوە چەند کەس معلوماتی پێ سەیرە چەوری بخۆی پێ وەزنت دادەبەزی بەس چ ڕوونکردنەوەی دەوێەوە بەڵێ ئەوە کاک دیدار دەڵێ دەتوان دەستی بەرز کردەوە لە چاتیش بەڕێزان نووسیتیان مامۆستا محەممەد هاشم دەڵێ ئەمن دەمەوێت چونکە ئێستا مامۆستا دیدار ڕوونی کردەوە بەڵام ئەم زیاتر ڕوون دەکەمەوە باش زۆر باشە هەزەمان ڕوونکردنەوەی ئەوەی بە دوو شێوە ڕوون دەکەمەوە یەکەکیان وەکو بڵێ بە وێنەیەکی ڕوونی بکەمەوە ئەگەر ببینن لە وێنەیە بەڵێ بەنسبەت مەسلەی چەوری و قەڵەوی بە دوو حیواناتان مقارنە بکەین شێر و چێر با یەکەم جار بێنە سەر شێری زاندا خۆ شێر خواردنی چییە ئەمەمان دەزانین کە خواردنی ڕئیسی شێری گۆشتێکی چەورە بەڵێ و لۆ معلوماتیشتان لەوانێ زۆر بەشتان دەزانن کە شێر دەرێن ڕۆژەی نزیکەی 20 ساعتان دەنوی یعنی ئەوە کە بڵێ ئیشی هەر ئەوەیە دەنوی و لەوانێ ڕاوە چکا و خواردنی چەور دەخوا دەنوی
و دەشبێنین تقریبان شێرمان نەدیتیەوە کە بڵێ تەنگەستور بیتن لە بە خواردنی نەتوانی بڕاوەنیە عادەتەن ڕەشیقن ئەوە خواردنەکی چەور و خەو ئەستا ببینە لە ئەو بەری بینەوە ئەوە چێر ببینە ئەو شێر ببینە لای چێری چێر ئەگە بمانەیە دایبەستین قەرەوی بکەین چی دەدەینێ چەوری دەدەینێ خواردنەکی چەوری دەدەینێ یانیش کاو جۆ و پەلکەنانی دەدەینێ وابزانم دیارە پەلکەنانی دەدەینەوە نیە پەلکەنان و علەف و ئەو شتانەی دەدەینێ ئەجەم بە خەڵکی دەرم ئەگەر دەتانەیە وەکو شێری بن ئەو کۆبڵی دەتوانێت حتا چاوریش بخۆی بەڵام بە شێوەیەکی معقول چکە دەبێ ڕوون کرێتەوە ئەوە ڕوونکردنەوەی دەوێت ئەگەر ژتانەوێ وەکو شێری بن ئەوە لە خۆتان پەلکەنانی بخۆن ئەوە بەنسبەت لایەکی دیکەش ئەگەر ئێستا حالیان بینە سەر تەجروبەکردنەکە ڕۆک وت ماوەسە دیار باسی کرد شتێکی پێ دەگوترێ کیتۆدایەت هەرچەندە ئەوەی کە ئێستا خەرک دەیکە ئەو کیتۆدایەتی حەقیقی نییە کیتۆدایەتی حەقیقی ئەوەیە دەبی دەتوان ئەو کەسەی چەند کەس هەیە با بڵێن ئەگەر دەتانێت ئەو تەجروبەیە بکەن لە بۆ خۆتان تەجروبەیەکی زۆر باشە لە بۆ ماوەی یەک هەفتەی سێجەمە گۆشتێکی چەور بخۆن هەرچ گۆشتێکیش دەخۆی بە کەیفی خۆت حەز دەکەی گۆشتی سۆر بخۆ با حەز دەکەی ئەوها بە مراکان ڕوونی فڕبکە و وەزنیشت دادەبەزی بەڵام لەبیر نەکەی کە بێجگە لەو گۆشتی ماسیبی گۆشتی چێریبی گۆشتی سۆربی گۆشتی سپیبی گۆشتی ماسیبی هەرچی دەخۆی بخۆ بەڵام بێجگە لە گۆشتەکەی نابی هیچ کە بخۆی هیچی دیکە بێجگە لەوانەیە کە ئێستا دەیڵێن بەڵێ ببوورەگەرم لە حەزێک ئەمن هەر لە پرسیارەکە وهاو کە زۆربەی خواردنەکەمان چەوریبی پێقەڵەو دەبین خواردنەکە چەوریبی ئەوە طبعا پێلاواز دەبی بەڵام ئەگەر زۆربەی بی طبعا تو کاربۆهیدرات و شەکر ئەوانەش لەگەڵا ئەو کات نەخێر ئەمن دەرێم زۆربەی ئێستاوە باسی دەکەم ئێستام باسی بە بڵێ ئەو خواردنەی دەکەم کە زۆربەی زۆری چەوریشتە پێداش دەبەزی ئەو ئێستا حالێن باسی خواردنەکەم کرد بەڵێ بەڵێ ئەمە بەستەکەم ئەوەیە سەبەبەکە چەوریەکە نییە جەماعەت قەڵاوبوون بەهۆی ئەو نان و برنجەیە کە لەگەری دەخۆی نەک بەهۆی چەوریەکەی بەڵگەشەوەی تەجروبە چی بکە ئەم نارێم ئەو بڵێ پێم باوەڕ مەکە بڕ لە خۆت تەجروبە بکە بە هەفتەیەکی بزانە داخوا 4-5 کیلۆ احتیمالی هەیە بە یەک هەفتەی لەوانەیە 2-3 کیلۆی دادەنەی بە یەک هەفتەی سێجەمەش گۆشتی دەخۆی ئەوجا هەروکە گوتم بێجگە لە گۆشتی نابی هیچی دیکە بخۆی بێجگە لەوانە یەکەم شت یەک تەماتە زیاترنا تەماتە و خیارەک و هەندێک کەرەوز و تەڕەتوڵ ئەوانش قەیدینی ئەوانە بکەیف خۆت بخۆوانە حەدی لەسەر نییە بەس خیارێک و تەماتێک زیاتر نەخۆینێ کەی دوو تەماتە و سێەوە پیازی ژوا باشترە پیازی سپی بەکارنەینی پیازی کەسک بەکاربینی چکە شەکری کەمتر تێدا هەیە چەندن کە زەیتونەش دەتوانین لەگەری بخۆی خلاص هیچ کە نایی بخۆی هیچی دیکە نایی بخۆی ئەوە کیتۆی حەقیقیە ئەوجا ئەوەیان بزانە داخوا چەند وەزن دادەبەزی بە تێریش دەیخۆی و زۆربەی خواردنەکەش دەبتە چەوری لەو حالەتەی لەبەر چەند زۆر سەوزەیەکی محەدەدی تێدا دەخۆی بەو شێوازە نابی کاربۆهیدرات لە 20 گرامی تێپەڕیتن ئەو کاتی لەش ناچار دەبی بچی چەوری بەکاربێنی چەوری لەشت بەکاردێنیتن چکە کاربۆهیدرات نییە ئەوە تەجروبەیە کەواتە دەتوانیستە بە دوو شێوازی سەلماندمان لۆ خۆتان تەجروبەی بکەن دەزانەوە چەند ئیسفادەی هەیە جەماعەت یەک کۆمەرە ئیسفادەی هەیە ئێستا سێ ئیسفادەتان لە بۆ دەژمێرم یەکەم شت ئەگەر لە تەجروبەی بکەی یەکەم شت ئەگەر حتا زۆرش حەز لە گۆشتی بی ڕاست گۆشتە بەر چاوی دەکەی هەر بین لەوانێ بڕشەوە چکە تو سێجەمە گۆشت خواردیە تا هەفتە چی هەر لە بێزار دەبی ئەوە یەک دومیش زۆر کەس هەیە ئەوەندی محاولە دەکا وەزنی دانابەزی کاتی کە بۆ نەوعی وەزنی دادەبەزی یەکسەر دڵی خۆش دەبی سێمینشتش ئەو حەقیقەتە لە بۆ ڕوون دەبیتەوە کە چەوری بەزنی بەرز ناکاتەوە بەڵکو برنجانەکەیە کە لەگەری دەخۆی جگە لەوانە ئیسفادەی دیکەشی هەیە لە بۆ نمونە با بڵێن شەکرە دادەبەزی حتا چەوریش دادەبەزی جەماعەت زانیەوە ئەنتیکەیە سێجەمە چەوری بخۆی دوای چەوریش دابەزی یعنی کۆلسترۆڵشتانەش دادەبەزی باش ئەوە شێک لە وەکو بڵێ خاڵەکانی دیکە چێ دیکە با بڵێن ئەگەر ملاحەزەیەک شتێکی هەیە ئەگەر نادەچینە سەر بابەتێکی دیکە
کەس پرسیارێکیان ڕوونکردنەوەیەکیانیش ڕاستکردنەوەیەکی هەیە دەربارەی ئەوەی فتاح پرسیارێکی نووسیە لە چاتی لەسەر شیر خواردنە دەڵێ حەدیثی لەسەرەکە باشە لەبەرچی ئێستا دێنە سەر شیری ئێستا پرسیارەکە شۆڵام دێنە شتا نەگەیشتینە شیری باڵێ ئێستا باسی دەکەین پرسیارەکان بڕوە کاکدیدار دیسان دەستی بەرز کردێ بەس حەزمان لێ هەندێک پرسیاری تر بڕوە ئەو جەمەزاری بدەین کاکدیدارەگەر لەسەر ئەو بابەتەیە ئەو پەیوەندی بەوە هەیە بەڵێ کاکتۆر وەڵا لەسەرەوە کە گوتی حالەتێکی ئەنتیکەیە ئوستاز باسی ئەوەی کە تەوری دادەبەزێن شماندا دەبەزی هەرویستم ئەوە باسکەم دیارە مێشک تەرکیز لەسەر دوو زۆر خواردن دەکە یەکیان شەکر ئەوی دیکەیان کیتۆنەوەی کە باز دەکرێت پێم ئەوەیە مێشک تەرکیز لەسەر کیتۆن دەکا ئەو کات سەوری وڵای لای من هەندێک دەنگ قەتع دەبی کاکدیدار مامۆستا دیدار دەتوانێت بنووسین بینووسی پێدەچی بینووسە کاکدیدار چکە دەنگت قەتع دەبی دەستت خۆش بێ بەزەگەر بینووسی باشترە لە چات بۆکسەکەی زۆر سپاس زۆر باشە دەنگمان تاوجێ لێ نەبوو کاکدیدارەگەر لە چات بۆکسەکەی بینووسی باشترە زۆر باشە کاکتۆر وەلی بەڵێ ئەو پرسیارێک هەیە دەڵێ لایەنە سلبیەکان یانش مزاعفاتەکانی کیتۆدایەت چییە؟ کیتۆدایەت ئەگەر حەقیقیەکە بیتن هەر بە خۆت ناتانی لە هەفتەی زیاتر تەطبیقی بکەیت ئەوەی دیکە ئەوە کیتۆیەکی حەقیقی نییە ئەوەی کە خەڵک دەیکا ئەمە تقریبا هیچ شتێکمان حەقیقی نییە زەمادەزە کیتۆیەکەشمان کردیتە ناحەقیقی ئەوەی کە ئێستا خەڵک دەیکا ئەو کیتۆ نیەوە بەڵێ ئەوجا کیتۆی حەقیقی ناتوانانی بەردەوام بی لەسەری بەڵام زەرری هەیە بەڵێ زەرری هەیە ئەگە بەردەوام بی بەڵام لە بۆ هەفتە کودووی نەخێر ئیسفادەی هەیە کە بە هەفتە کودی تەنها ئیسفادەکەی دەبینی زەرەکەی نابینی بەڵام ئەگەر بەردەوام بی یەکەم شت ناتوانانی بخۆت بەردەوام بی دوام ژەگە بەردەوام بی بێگومان تووشی چەندین ئەوەی دەبی نیوتریشنال دیفیشنسی نقص بەڵێ زۆر باشە دکتۆر شەهریاریش دەرێت کوڕەکەم دەرێ ئەدی چەوری نییە لە درۆ خڕ دەبیتەوە ئەدی کو چەوری باشە ئەزوو کۆ برێت لە بابی پرسیەوە نازانم وەڵایەوە بەڵێ ئەوەیان بەڕاستی ڕوونکردنەوەی دەوێت مانە ئەمنی ڕوونی بکەمەوە بەس لەبەر کە پرسیارمان گەلێک زۆر مایە ئەگەر کاتماوە پرسیارەکەی بەسەر چاوان جوابی دێنەوە ئەگەنا ئەم قەردارم مختەشکە جوابی دەدەمەوە بەجیا بەڵێ بەس لە بۆ معلومات وەکو بڵێ ئێستا خەڵک کە دەرێن چەوری لە بۆ بابڵنەوەی خراپە حتا لە بۆ زەختیش ئێستا سەبەبی ڕقەمیەکی زەختی چەوری نییە جەماعەت حتا خوێش نییە سەبەبەکەی خواردنە خراپەکانە وەکو نان و برنج و ئەوانە ماوەیەکی باش واز لە نان و برنج و شتی بینە بزانە داخۆک و زەختیشدا دەبەزی زەخت کەم دکتۆر هەیە باسی ئەو شتێ بکە کە بڵێ وەڵا نان و برنجی مەخۆ چکە زەختت هەیە هە دەرێن خێ و چەوری مەخۆنیە بەداخەوە ئەوانە معلوماتی قەدیمن زۆر باشە بەڵێ بینە سەرجە پرسیارێکی دیکە باشترین چارەسەری لە بۆ قەڵەوی چییە؟ بزانین چ نووسرایە وەرزشکردن بە تایبەتی ڕۆیشتن ئەوە هەڵەیە ئەو وەڵامە ئەوەیان دەرە کەمکردنەوەی چەوری ئەوەش هەڵەیە کەمکردنەوەی کاربۆهیدرات ئەوە ڕاستە ڕقمی ئەوە یەک کەس نووسیتی ڕێگری لە قەڵەوبوون لە سەرەتادا ئەخرەوە و ئەوە کەت نەنووسی کوڕێ دەگری یعنی خۆنیە لە جادەی ڕێڵێ بگری خواردنی تەندروست ئەو قسە ڕاستە خۆراکی تەندروست ئەوەش ڕاستە کەمکردنەوەی کاربۆهیدرات ئەوەش ڕاستە کەواتە دووسێ کەس هەیە یەک ئەوان تاکە نووسیتیان بە جیاواز هیچیان ئەوەش ڕاستە بەڵێ هیچیان ڕاست نەبوو لەوانەیە کە دانرا بوو جەماعەت پێتان برێم ئەو کەسەی کە وەزنی زۆرە ڕۆیشتن و خاردانە هەر خراپە زۆر خراپە لە بۆی ئێستا لە بۆ نمونە ئەو ڕۆژە با بڵێن نەخۆشێک هات بۆ کنە من ئافرەت بوو
وەزنی بەخۆی دەبایەوەکو بڵێ بەژنی تقریبا با بڵێن 150 هەندێک بوو وەزنیشی 120 کیلۆ بوو یعنی بە حساب 3 بلۆکی زیاد بوو 3 بلۆک ئەمنیش کچێکیشی لەگە جاحێری لەگەدا بوو گوتم دایە کو ئەگەر ئێستا حالێن بلۆکەچی بدەمە ئەو کچێ برم هەتا سەزادەی لۆم بە ڕازی دەبی گوتی ناوڵە ڕازی نابم گوتم ئەتواتە منیش لەوی گەورەترەدایە 3 بلۆکت هەرگرتێ لۆ دانانەی ئەو بلۆکانە گوتم ئێستا ئەگەر بەجێیەکی دابچی عملە ئیشێ بکەن بلۆکی بچێشتنەوە زگت پێ ناسوتێ گوتی بەرێ وەڵا گەل ئەگزگم پێ دەسووتێن گوتم هیچ زگت پێ نەسووتێ ئەوان بلۆکی یەک دەچێشنەوە ئەوە یەک دومین شت پیاون بخۆ دەزانیەوە ئیشی پیاوانە ژن بلۆکی ناچێشنەوە سێمیشتش 2 فلسی لە سەوەردەگرن لە سبەی هەتا هێوارەژ نییە بەس چەند سەعاتەکە یوتیوب 24 ساعتە بەلاشی ئیشێ دەکەی تەمەنیشت بڕۆکە گەورە بووە ئافرەتیشی گوتم ڕەحمەکی بە خۆت بکە ئەو 3 بلۆکەی دانێ ئەوجا ئەوە بلۆک ئەگەر وەکو بڵێ 1 بلۆکی هەر بگری ڕۆیشتنی بکەی خەرک ئەرێنانەوە شێت بووە زەماعەتی لە پارچی بلۆکی هەر بگری و غاردانەی بکەی خەرک نارنەوە شێت بووە زانی معنای چییە ئەوە کوێ بەچە کوچان لە چۆکی خۆت بدەیت باڵێ وەکوێ بە چەکوچان لە چێ هەیە لێرانە لە زەماعەتی فیزیایبی کاتی کە وەکو بڵێ شتێک وەزنی با بڵێن لە بۆ نمونە 20 کیلۆیە کاتی کە هەر دەگری و بە قووەت لە عاردی دەدەیەوە ئەوەکەی چەند زیاد دەکا لەوانێت دەهەندی خۆی زیاد دەکا یعنی نەک بە 20 کیلۆی بە 200 کیلۆ لە چۆکی خۆت دەدەی ئەو لێ دەرێن وڵات تووشی سەوەفانی بووینە بەڵێ ئەوە بەنسبەت باشترین چارەسەری لە بۆ قەڵەوی ئەوەش ئەو بابەتەشمان ئۆکو بڵێ تاو بوو ئەوجا چێ ئەوەی هەیە ئەگەر ملاحەزەیەک شتێک هەیە ئەگەر نا محەممەد قادر خۆشناو دەیەوێت قسە بکە کاک دکتۆر باب فەرمی نازانم وڵا دەستی بەرز نەکردەوە بەس لە بە نامە دەرێن دەرێ بە نامە دێن زۆر باش زۆر چاکە زۆر یەک پرسیاری تر هەیە یەکێکیان دەڵێ ئایا هەر کەسێک ئەگەر تووشی نەخۆشی دڵ دەبێ مەرجە پێشتر نەخۆشی شەکرەی بزری هەبوو بی کاک دیارە پرسیارەی هەیە ئەم دەتوانم بڵێم تقریبا یعنی ئێستا حالیان تقریبا وایە یعنی نەخۆشی دڵ تقریبا ببێ نەخۆش شەکرە دەست پێ ناکە و ئێستا کەم کەسی شەیە نەخۆشی شەکرەی ئەوەی نەبیتن ئەوەی کە پێ دەگوترێ هیدن یعنی ئۆکەڵ دایبێتس ئەو بابەتە چی دیکەیە بەڵاستی مەسەلەکان ئەوەی دەردەچین بەس کەم کەسی ئێستا نەخۆش شەکرەی نەبی ئێستا حالیان ئەمن ستا و کەسانی لێرانە دەتوانم گرۆیان لەگەر هەمویان کەم شەکە نەخۆش شەکرەیان هەیە توام گرۆشیان لەگە بکەم هەرچەندە گرۆ حرامە و بۆ ڕەمەزانەیە و بەس دەتوانم گرۆی بکەم کە ئێستا وەکو بڵێ بە شکڵ نایان بینم ناتوانم برم لە 100% بەڵام زۆربەی زۆریان دەتوانم بڵێم نەخۆش شەکرەیان هەیە چونکە کاتیکە نەخۆشی شەکرە دروست دەبی ئەو کاتیکە دروست دەبی 10 ساڵت پێشتر هابووە ئەگەر دەتانەوێت بە ئەوتان پێپشاندەم ئەوە ئێستا دەنووسی natural history of diabetes بەڵێ ئەوە ئێستا تەماشایەکی دەکەین زانین داخۆ natural historyەکەی چی diabetes ئەو ڕسمە زۆر مهمە ئەو ڕسمەیە گەر ئێستا حالیان ببینن جەماعەت بەجیا لە ئەوەی دیکە بیکەینەوە لە open in new tab ئەو ڕسمێکە ئێستا دەیبینن ئەو سۆرەی لە خوارێ نووسرایە onset of diabetes ئەو کاتەیەکە وەکو بڵێ لە فەحسی بە دەردەکەوی یان دکتۆر پێ دەرێ هەتا لە فەحسی بە دەردەکەوی بەڵێ بەڵام تەماشاکەن ناقص 5 ناقص 10 نزیکەی هەتا 10 ساری پێشتری دەستی پێکردیە ئەو پێ دەگوترێت پری دایبیتس ئەوجا ئایا لەو کاتێک کە دەستی پێکردیە تەسیری سلبی هەیە لەسەر دڵی بەڵێ وەکو کرمی وەکو بڵێ کوداری بکلۆری ئەو هەیە جلوێ ئەو شتانە وەکو بڵێ ئەوانە هەمویان لەبەر هەندێک ئێستا حال نۆزە ئەو هایلی هاتیە بۆ شێوازەی کە ئێستا هەیە بەڵێ ئەوە بەنسبەت باشترین چارەسەری لە بۆ قەڵەوی ئەوە ئێستا دێنە سەر بابەتە چی دیکە پەیوەندی بە قەڵەوی و ڕۆژیەوە هەیە مرۆڤ دەتوانێت تا چەند خولێک بەبێ هەوا بژی زۆربیان نووسیتیان 3 تەواوە
ئەوانی تنووسیتیان 37 ئەو نازام چێ 37 دقە بەبێەوە دەژی لە 3 دقە ئینسان زیاتر باوێ ناژیتن بەبێ هەوا ئەوان دیکە لەوانێت تاکتاکە خەڵک هەبیتن ئەو کوبڵی تدریبی کردی بە زیاتر بی بەڵام وەکو ئاڤرج 3 دقەیە ئەوان دیکە ئەوەی کە وەکو بڵێ 20 دقە و 37 دقە ئەوە ئەگەر مەزدەرمان لە بۆ بینتەوە بەسەر چاوان بەڵام وەکو معلومات ئەمن لەوەندەی زیاتر نازانم دەوروبەری 3 دقەیە مرۆڤ دەتوانێت تا چەند ڕۆژ ببێ ئاو بژی ئەوشیان تقریبان 3 ڕۆژە 2 تا 3 ڕۆژە ڕەبیەوە بە کات و شوێن دەگۆڕێ ئیوا هەیە با بڵێن بە چەند سەعاتە چی زیاتر تەحمل ناکە لۆ لە بەرەوەی لە بە ڕۆژێبی ناتوانێت 3 ڕۆژ بژی ئەگەر لە بە ڕۆژێبی ئەم باسی ئەوەی دەکەم وەکو لە بەر سێ بەرێوانە ئەو 24 ڕۆژە ئەوانەی چەند ڕاست نینە ئینسان لە 3 ڕۆژی زیاتر بەبێ ئاو ناژی تووشی عەزیکلیە دەبی و دەمری ئەوە بەنسبەت ئاو هەوا ئەویان 3 دقە ئەویشان 3 ڕۆژ ئێستا بێنێ خواردن مرۆڤ دەتوانێت تا چەند ڕۆژە بێ خۆراک بژی بەبێ دروستبوونی جیرگرفتی تەندروستی زۆربەیان ژمارەیەک نووسیتیان 3 ڕۆژ ئیوا هەیە نووسیتی 1 ڕۆژ 1 ڕۆژ 2 ڕۆژ بەڵێ ئەوە 3 ڕۆژ 4 ڕۆژ 5 ڕۆژ طبیعی ئەوانە وەکو بڵێەوە نینە ئەوانە ئینسان دەتوانی هەتا نزیکەی 6 هەفتە بەبێ مشکلە بەبێ خواردن بژی هەلو معلوماتتان ئەمن هەفتەی ڕابردوو 4 ڕۆژان هیچم نەخوارد لە شەمووی هەتا پێنجشەمێ لە شەوی کەفتارم کردەوە هیچم نەخوارد لە پاش هەتا شایەکی درەنگ ڕۆژی پێنجشەم تەنها ئاوم دەخواردەوە لە کاتەوە یعنی 4 ڕۆژان هیچم نەخوارد جاری دیکەش هەبووە جارە 4 ڕۆژی وتر فاستینگی پێداڵێن کردم بەڵام جاری دیکەش هەبووە هەفتەیە کردیتم 10 ڕۆژیشم کردی ئەمە تا 10 ڕۆژیم کردیە ئەگەر ژەتانەوێ بڕون لە یوتیوبی تەماشا بکەن لە یوتیوبی شتێوە گەلەگەلک زۆرە بنووسن وەتەر فاستینگ ئەوەی کە ئێستا دەیبینن ئەوەی کە ئێستا دەیبینن ئەو کوڕە ئەوە دەرێ بە تەمامە چ ڕۆژان بە ڕۆژی بم لە ساڵی 2007 ڕۆژی یەکەمیتی تەماشایەکەن شکلی کووە ئەو ئێستا حالێن دەچین تەماشای کلیک لەسەر ڤیدیۆکەی دەکەن ڕۆژی یەکەمی بزانین سەر شکلی کووە دەرێ بە تەمامە چ ڕۆژان پێ بم. My name is Michel Jagra, and for the next 40 days I will be consuming only water. دەرێ بە تەمامە لە بۆ ماوەی چ ڕۆژی داهاتوو تەنها ئاوی بخۆمەوە. I've never water fasted before, but I have fasted before. قەت پێشترێ وەتەر فاستینگم نەکردێ ڕۆ بە ڕۆژی بوونی ئایی بەڵام ڕۆژی ئاساییم گرتیە ئێستا ئەوە با لێگەڕین ئەوە 4 دقەیە لە خۆی تەماشا دەکا کان دەتوانین لە بۆی بنێرین ئێستا با بێنەوە سەر پاشی لە پاشی 21 ڕۆژی ئەوە شکلی ئەو هایلێ هاتیە تەماشاکەن لەولای دەرێ ورچە لەولایش دەبین چەند شەر و شکلی جوان بووە ئەوجا ئەوە لە 21 ڕۆژی دەیشتێنیتن دەرێ بەداخەوە داکەم تووشی نەخۆشی بۆ دەی بچم لەگەری بم ئەگەر نا بە تەما بم بەردەوام بم هەتا 10 ڕۆژی ئەوە لە 21 ڕۆژی ڕایدەگری ئەوەش تەماشاکەن ئێستا زان دەکاتن لە ینی شەر و شکلی کووە لە پاش 21 ڕۆژی. Welcome to day 21 of my 21-day water fast. Well, I was aiming for 40 days, but a few things have come up. As I've mentioned in prior posts, going back to Canada, my mother has breast cancer and will be having chemotherapy shortly. So I want to get there a little early, be with her before, and be supportive and with her during the chemotherapy. Vale. Stava debinin zamaat. ئەوە ئەو دوو ڕسمەی دەبینن ئەوە لە بۆ ماوەی 21 ڕۆژی تەنها ئاوی خواردیتەوە ئەوجا ئەوەش یەک لە معلوماتەکانە خەڵک وا دەزانی ئەگەر 2 ڕۆژان نانی نەخوا لە برسان دەمری نەخێر بەعکسەوە ئەو کەسێک کە هەموو ڕۆژی نانی بخوا ئەو لە زیاد خواردنێ دەمری چکە قسەیەکی کوردی لە قەدیمەوە هەیە دەرێوی زۆری بخوا زۆر ناژی و تاکە هۆ لە بۆ وەکو بڵێ پاش خواردنی تەندروست باشتری شدەوەی کە ئینسان تا تەمەنێکی زۆر طبی تەمەن درێژی زۆر مهم نییە بەڵام مهم ئەوەیە هەتا تەمەنێکی درۆژ سەحەتت هەبی ینی نەکەوێ وەکو بڵێ ڕەزیل نەبی نەکەوێ بەردەستی ئەوەی تووشی ئەڵزهایمەری نەبی ئەوانە مهمە ئەوجا ئەوە نمونەیەکتان لە بۆ دێنمەوە لە ساڵی 2016 جایزەی نۆبڵ هەمووتان زان جایزەی نۆبڵ جایزەی چەند مهمە لە عالەم مهمترین شتە دکتۆرێکی یابانی جایزەی نۆبڵی وەرگرت لەسەر تەئسیری بە ڕۆژیبوون لەسەر لەشکەک و تەمەنی ئینسانی درێژ دەکا حسابی خۆتان بکەن ئەگەر دەتوانها ئێستاەوە بابرین نۆبڵ پرایز ئۆتۆ فەیجی ئەوە دکتۆرەکە ناوی ئەوەیە دکتۆرێکی یابانیە
جایزەی نۆبڵی وەرگرت لەسەر ئەوەی لەسەر ڕۆژوگرتن کە ئێستا شەگەر باسی بکەین هەندێک گوردەکاری وشت تەفاسیلی تێدا هەیە بەڵام بە کورتی باسی ئەهەمیەتی ڕۆژوگرتنی دەکا ئەوەش خاڵێکی دیکە ئەگەر کەسی دیکە مڵاحەزەی دەربارەی ئەوەی نییە دەربارەی ڕۆژی گرتن هەتا بینە سەر خاڵەکی دیکە ئەوەش بابەتە چیتکە تاو بوو کاکتە ڕۆژی گرتن ئەکید ئەنواعی هەیە بێزگە لە ڕووی دینیەکەەوە ئێستا وەکو عیلاجیش ئەوەی پێ دەڵێن intermittent fasting ینی فاستینگی پچڕ کە ڕەنگە لە چەند هەفتەی با بڵێن لە هەفتەی چەند ڕۆژێک یان لە ناو ڕۆژێکی چەند سەعاتێک دەکرێت ڕەنگە ئێستا کاتی بەس ئەوە شەیە پێ دەڵێن intermittent بێگومان ئەگەر بتانە گەر حەستان کرد مەقالەیەکم دەربارەوەی نووسە دوای حەز دەکەی لە هەبیان لە سلایدەکان دای بەڵێ لەوانێ زۆر هەندێکتان بزانن کە پێیجەکەم هەیە بەناونشانی خۆراش تەندروست ئەو زەلەوێ بەسەر چاوان حەز دەکەی ئێستاوی دەکەمەوە ئەوە پێیجەکە ناوی ئەوە پێیجەکەیە خۆراش تەندروست ئێستاوە لینکەکەش دادەنێم بە XOR ئەوە لینکەکەی لێرە دادەنێم بەڵێ ئەوجا مەقالەکە بەناونشانی چییە بەناونشانی مەقالێک زۆری تێدانێ زەکەی 20 ئەوەیە 101 ساڵی ڕاکردنی ماراتۆن ئەوە هەوە یەکەشان ئەوی زۆر بخوا زۆر ناژی ئەو دوانە دەربارەی ئەوەینا دەربارەی ڕۆژی گرتنێنە بەڵێ باسیەوەی دەکە ئەوە باسی دکتۆرێکی بریتانی دەکە ناوی مایکل مۆزلیە کە دۆکیمنتەرێکی هەیە دۆکیمنتەرێکی زۆر مهمە تەماشا بکەن لەوێژ لینکەکەی هەیە کە ئەوەیە بەناونشانی Eat Fast and Live Longer ئەو لێرانە باز دەکەوێت Eat Fast and Live Longer لینکەکەش هەیە لێرانە ئێستاوە کلیک لەسەر بکەی بە سەبتایتڵی عەرەبیش هەیە ئەوجا مایکل مۆزلی هەلێرانە لینکەکەشم دانایە ئەلێرانە زانە ئەوە لینکەکەیە لێرانەش مایکل مۆزلی هەلێرانە بەخۆیەوە لێرانە مقابلەیەکی لەگە دەکەن لە ئەوەی لە BBC پێی دەرەندرن ئێستا کو بە ڕۆژی دەبێت دەرێستا منوەکو محەممەدی بە ڕۆژی دەبم دووشەمان و پێنجشەمان ئەوتەک بخۆی ئەوە نییە با بڵێن سڵمان نییە بەڵام کتێبێکی دەربارەی ڕۆژی نووسی ئەوە تە لێرانە ئەو قسەی دەکاتن دکتۆر ئەوە لە مقابلەیەکە لە پاشی کە کتێبەکەی زۆر بەناوبانگ دەبی ئەو قسەی دەکەن. Typically a time of indulgence. January is traditionally the time when many of us vow to eat more healthily and try to anything you like for 5 days a week and still lose weight as long as you also fast. Found the answer. He says it's possible to eat anything you like for 5 days a week and still lose weight as long as you also fast for 2 days a week. And he with this now morning, Michael. And you say it's worked for you. So the fast diet, not one you do quick. ئەو لینکانەوەوان هەمووی لەوێ هەیە ئێستا لەبەرەوەی گۆزانم کاتمان زۆر نمایە بابەتیشمان زۆر مایە ئەوجە لێ ناچمەوەکو بڵێ وردەکاری پرسیاریش هەیە لە چاتی ئەگەر کاتماوە دەڵێ وایە دەڵێن زەحمەتە لە تەمەنی سەر و 6 ساڵی چێژ دابزێنی زەحمەتترێ وەک لە تەمەنی زووتریان لە پاش تەمەنی چەندی 6 بەڵێ 6 ساڵی چێژ دابەزاندن زەحمەتترە 6 یان 6 کاکتۆر ینی 6 خۆی ئەگەر ڕاستی دەوێت لە پاشی تەمەنی 35 ساڵی 40 ساڵی وەزن دابەزاندن زەحمەتە لەبەرەوەی چونکە میتابۆلیزم کەم دەبیتەوە وەکو بڵێ لەشت کەمتر پێویستی بە خواردن هەیە ئەمەش وەکو بڵێ بەعکسەوە کەمتر ناکەینەوە خواردن یان دەبی کەم خواردن کەم بکەینەوە کە کەمیشی ناکەیەوە ئەوجا وەختی هەلەسە خواردنی قەدیمی و پێویستیشت پێ کەمتر هەیە ئەوجا لێ زەحمەتتر دەبی لێ خەڵکەشی زۆر هەیە لە پاش ئەو تەمەنەی وەزنیان زیاد دەکات یعنی هەتا 35 باشن بەس لە پاشی وەزنیان زیاد دەکات زۆر باشە مامۆستا بێریڤان قەرەنەی دەرێ داکم بە جێبەجێکردنی ڕێنماییەکان شەکرە و زەختی زۆر باش کۆنتترۆل بوو بەس دوای کە وازی لە هینا وەچ پێشتر لێ دێتەوە وی ئەگەر وازی هینا وەچ پێشتر لێ دێتەوە دەرێ وڵاوجا ئەمنەوە عادەتەن نوکتەیەکی دەرێم ئەویش نوکتەکە ئەوەیە دەرێم ئێستا ئەگەر لە بۆ نمونە جەیەکت برینی هەبیتن بچەکن دکتۆر پێ دەرێ ئەو لۆ برینە ئەویش دەرێ وڵا هەر دەیخورێنم دوایە دکتۆر با بڵێن لۆت بەستیتەوە مەرحەمەشی لێ بداتە نەیخورێنی
ئەو جارە برینەکەی چا دەبیتەوە دەبتە قەت ماغا دوایە تو بە دکتۆری برێ دکتۆریستانەکە بیخورێنم دەبتەوە برین بێگومان زووتریش دەبیتێ لە بەرەوەی چونکە هەموو قالبی برینەوە. کاک فەیسەڵ محەممەد دەرێ خێزانم زەخت و شەکرە و چەورین نییە بەس بە خواردنی چەوری سەری دێشی ئەوچەوە بانەخواتەوە زۆر باش بەس کە دەرێ نیتی ئەوە نازانم با بڵێم هایتی نیتی دانا نەجمەدینیش دەڵێ ڕات چییە دەربارەی ئەو دەرمانانەی کە مێتابۆلیزم زیاد دەکەن ئەم بەهیچ ناوەشی لەگەر دەرمانی نیمە بەکار بێ هیچ دەرمانێکی بەکارمەینە ئللا لە بۆ حالاتی یەکجار خاص نەبی دەرمان زۆربیان ژەهرن نەک زۆربیان هەمویان ژەهرن ئللا ئەگەر دکتۆرێک با بڵێن لە بۆ بنووسی بالمناسبە دکتۆریش دەرمان لە بۆ نووسی یەکسەر قبوڵی مەکە برێکاک دکتۆر ئەو دەرمانە زەحمە نەبی دەکرێت لۆم ڕوومکەوە ئەگە نەیخۆم چم زەرەرم پێدەگەینی و ئەگەر بیخۆم احتیمالە مزعفاتی سبی یعنی ئایا دەشکرێ نەیخۆم کە زۆربەی دەرمانەکانەوانی دەنووسرێ باوەڕتان هەبی زیاتر لە بەردری نەخۆشی دەنووسرێ نەخۆشەکە پێویستی پێ نییە بەداخەوە سەر سلایدەکانتر لەبەر کاتەکەی چکە کاتمان بەسەر چاوان مەدەم با بچینەوە سەر پرسیارەکان گەشت بووینە پرسیاری مرۆڤ تا چەند توانێت بێ خۆراک بژێ ئەوجارە بۆ بەهێزکردنی ئەسکەکانمان بەڵێ بۆ بەهێزکردنی ئەسکەکانمان ڕۆژانە چەند بەرداخت شیر بخورێتەوە باشە تەبی وەڵامە ڕاستەکە سفرە ئەجستا وەڵامی ئەو پرسیارەی دەمەوە کە گوتی پێغەمبەر گوتیتی شیر بخۆین باشە لۆ معلوماتیش بەڵێ نەسەکە ئەوها دەرێت تەنها لەوی دەرێت زیدنا منه نییە بەڵێ ئەوجا ئەگەر ڕاستیت بۆیە من وەکو خۆراک ئەم با بڵین خۆراکەکی مەنع ناکەم ئەمە نارم هیچ دەرم ئەوی خۆراک بینارم مەیخۆ ئەم پرنسپڵەکانی من سێشتە دەرم یەکەمیشت ئەوەی خۆراک نیێوازی لێ بینە ئەوی خۆراکشە بە تێری بخۆ سێمینیش ئەوەیە کە هیچ زەمەچی بێ زەڵاتە مەخۆ ئەوجا شیر بەخۆی خواردنەکی باشە شیری ئەوە ستان بە خەڵکی دەرم برنجی مەخۆن نانی مەخۆن ئەوانە لەبەر چمەی خۆن ئایا برنج بەخۆی بە ئەسڵ خراپە نەخێر گەنم بە ئەسڵ بخۆی خراپە نەخێر بەس ئەوەی کە ئێستا هەیە بە 4-5 نەوعان تێکدرایە دەستکاری کرایە لۆیە بەکەلک نایە شیریش بە هەمان شێوە کاک فەتاح ئەو شیرەی ئێستا بازاڕی بیهینە ئەمن لەوانێت 4-5 بەرداخل دەخۆمەوە دەری شەربەتە ئەوەندە خۆشە شیری ئەسڵی کوردەواری ئەم پێم ناخورێتەوە بۆ نەچ ناخۆشی لێدێ ئەویان وەکو بڵێ مەشاکلی کەمترە ئەویش مەشاکلی هەیە بەڵام کەمترە شیری طبیعی ئەویش بە ئینسان دەگۆڕێ معنایەوە نییە وەکو بڵێ هەر شتێک کە گوترابی باشە معنای ئەوەیە ئەگەرنا لە قورئانش باز دەکات دەرێ هەنجوین شیفایە بەڵام هەمومان دەزانین هەنجوین احتیمالی هەیە دەکەی حساسی پێ هەبی هەنجوی ئەوە شیریش بە هەمان شێوەیە کاتی کە منداڵ گچکەیە ئەنزایمەکی هەیە پێی دەگوترێت لاکتێز ئەو شیرەی کە شیری لاکتۆزە ناو شیریدا ناو شیریدایە شەکری لاکتۆزە ناو شیریدا هەیە منداڵەکە توانی هەرسی بکە کاتی کە گەورە دەبین نسبەی ئەو ئەنزایمێ زۆر کەم دەبیتەوە کاتی کە شیری دەخۆی ئەوەت پێ هەزم ناکرێ جلێ تەسیری لابەلای دەبیتن مەسلەی شیری مەشاکلی زۆرە لۆ شیرەکەی وەکو کوردەواری بە ماستی ناخۆی ماست نەکرد تەنها مەشاکلەکانی لا دەبا یەک کۆمەرە ئیستفادەشی لە بۆ زیاد دەکا ماست خواردنەکی زۆر سەحیە شیر خواردنەکی بە مشکلەیە ئەگەر پرسیارەکەیە ئەگەرنا دەستمە سەر بابەتێشتر کاڵێ ئەسعەد دەرەداکن نەخۆشی دڵی هەیە زوو تووڕە دەبی حەبی ئەسپرینی دەخوات کە 2000 شەبەکە و باڵۆنی لە بۆ دانرایە تووڕەبوونەکەی و قەڵەویەکەی هی ئەو حەبەیە دەبی تووڕەبوونەکەی ناتوان قسەی بکەم سکۆ بە نەخۆشەوە دەبێتن بەڵام قەڵەویەکەیەوە دیارە قەڵەوی سەوەبی ڕئیسی خواردنە سەبەبی ڕئیسی قەڵەوی خواردنە لۆ معلومات مخت خۆی یەک دوو مەقالەم نووسی و بە ناونشانی هەواش بخۆم قەڵەو دەبم هەندێک کەسەیە قسەی دەکەن ئەو قسەیە وانە هۆی نەخۆشی سەرەکی سوکەری چییە هەموو ئەوانەی سەرەوە لە 140 ویان گوتیا ئەوانەی تر دەرن بۆ ماوەی لە 122 ینی بەو دوایی تقریبا بۆ زۆربەی باری دەرونی ئەوە 112 بەڵەیە خواردنی شیرینی طبی جەماعەت لۆ معلوماتتان ئەوانە هیچیان ڕاستنینەوە ئەوڵە هیچیان ڕاستنینە هەمویان غەڵەت بوو
بۆ ماوەیە نە ئەوەیە بەس یەکە چانوستی خواردنیا تەندروست ئەوە چێە یەک کەس نووسیتیەوە ڕاستە بەڵێ هەموو ئەوانەی سەرەوە غەڵەتە کەمی جوولە غەڵەتە قەڵەوی غەڵەتە خواردنی شیرینی غەڵەتە هیچیان نەخۆشی سوکەری دروست ناکەن ئەوی زیاتر معلوماتی ویست ئێستا ناتوانین باسی بکەین دەکرێت بەکو بڵێ وەکو کاکتۆر باسی کرد لە دوایە لە کۆتایی باسی ئەو مەسەلەیە بکەین نەخۆشی شەکرە تا لە ژیان ماوە دەبێ حەبوو دەرمان بخوا ئەوە دەرێ هەڵەیە لە 180 دەڵێن هەڵەیە لۆم ڕوومکەنەوە چێ هەیە باڵێن چوبی تەکەن دکتۆری گوتی هەفتەیەک بخۆیان 2 هەفتە بخۆیانش 3 مانگان بخۆ واز لێ بینە نەخێر دکتۆر پێت دەرێت تا عمرتمان دەبێ و حەبانە بخۆی بەڵام ئەوە هەڵەیە نەخۆشی شەکرە دەکرێت دەرمانی کەم کاتەوە باش ئەوەی پاشتر کامە لەم خۆراکانە لە هەمویان خراپتر لە بۆ نەخۆشی شەکرە لە 150 زیاتر شەکریان نووسە دوایە برنجیان نووسە دوایە نانی گەرم و نانی سپی بێگومان شەکر نییە شەکر یەکەم نییە و دووەم نییە و سێمیش نییە چوارەمە لەوە خراپی ئەوە ئەوانە بە سەریعی بەسەدا دەچم چکە مەزماوەکشی ترمایە باسی بکەین کامە لەم خۆراکان لە هەمویان یەکەمینیان برنجە ئەوانە هەروکو گوتم دەکرێت وەکو بڵێ ئەگەر ویستان با بڵێن بە شێوەیەکی بە تایبەتی باسی خۆراکی تەندروستوانە بکەین دەکرێت با بڵێن سێشنەکمان هەبی ئەگەر ئەوی حەزی کردیان ئەوی نەخۆشەکیان هەیە سێشنەکی ئۆنلاین دابنێن ئەمن ئۆکو ئۆفلاین هەموو هەفتان لە لەیلا قاسمەوە ئەوی دێن ئەمن هەموو هەفتان لە قسانە دەکەم بەڵام بەڵێ ئەوی دێتەوێندر بە خێر بێ هەموو پێنجشەمان سعات تەمەی ئەو پێنجشەمە و پێنجشەمەی داهاتوو عوتڵەیە بەڵام لە پاش جێژنەوە داوام دەکرێتەوە هەموو پێنجشەمان سعات 9 لێمە ئەوەی دێ بە خێر بێ ئەگەر بەخۆڕایشە بەڵێ بەڵێ بینە سەر پرسیاری ئایا کامە لەم خۆراکانە لە هەمویان باشتر لە بۆ نەخۆشی شەکرە ئەگەر بە هەمان بڕ بخورێ نیسک ئەوە وەڵامە ڕاستە بەڵێ نانی سوکەری ئەوە غەڵەتە نانی سوکەری هەر خراپە زۆرش خراپە ئەوەی کە پێ نانی سوکەری من هەمزاری قسەی دەکەم دەرێم بەو شەرتەی ڕازی دەبم پێ برن نانی سوکەری ئەگەر برن سوکەری دروست دەکا ئەوانە ئەوانی تریش بەڵێ ئەوانی تریش ئەوە کە بڵێ ئەو وەڵام ڕاستەکەی نیسک لە هەمویان باشتر لێرەنە لەو مەزموعی طبی خورما و هەنجوین و ئەوانش زۆر باشن بینە سەرەیەکی تر ئەوانە ئەوەیە وە ڕەگەز نیوە لە نیوەیە ئاستی خوێندن پرسیارەکانمان تەواو بوو بەڵێ ئەوانەشەوە بوو ئەجێستا حالیان بینە سەر سلایدەکان هەندێک یەک دوو شتمایە لە سلایدەکان کاکتۆر لێران هەندێک پرسیاری سەریعمایە چەند دقەمان مایە کاکتۆر گەرزانانی حساب بکەین ئەمن ئێستا وەڵام نادەمەوە بەس پرسیارەکان دەخوێنمەوە زۆر کەس هەیە دەڵێن لیمۆ لە بۆ نەخۆشی شەکرەی خراپە ئەو قسەوانە خواردنی تاڵ لە بۆ نەخۆشی شەکرە باشە ئەوەش بەیزنەوە چوانە نەخۆش شەکرە علاقە بە شیرینی بە خواردنی و بە شیرینی و تاڵیەوە نییە نانی سوتاو لە بۆ نەخۆش شەکرە باشە ئەوە شانە لەسەرەوەیکەی ئەوەش غەڵەتە ئەگەر برنج پازنی باشتر لە بۆ نەخۆش شەکری ئەوە شوانە زەردێنەی هێلکەی خراپە ئەو قسە شوانە بەهارات لە بۆ نەخۆشی ماعیدە و گورچی لە و نازانم ئەو شتانە خراپە نەخێوانە بەهارات یەکێکە لە عیلازەکان لە بۆ زۆربەی نەخۆشیەکان گەرمکردنەوەی خوارد لە ناو مایکرۆیڤی خراپە ئەو قسەش هیچ وانە بەڵێ یەکی تر سەوزە و میوە چەند بخورێ باشە ئەو قسەیە نیوەی ڕاستە لە بۆ سەوزەکەی ڕاستە لە بۆ میوەکەی ڕاست نییە میوە سەحیە بەڵام دەی بە حەد بخورێ پێستەی مریشکی برژا و خراپە ئەو قسە وانە ئەمن هەموو عادەتەن کاتی کە مریشکی برژێن بەس پیستەکەی دەخۆم چای سەوز دەرێن باشە ڕوونی زەیتونی باشە ئەو قسانە لەوانەیەوە بی بەس they are missing a bigger point يعني وەکو بڵێ پندێکی کوردی هەیە دەرێ گا بەگردەوە دەڕۆی پیرەژن لەگەڵ کەسۆری دەپێچاوە ئەجەگەرێکێک باسی چای سەوز و ڕوونی زەیتونم لۆ بکەم دەرێمەوە گۆل کەسۆرەکەش نییە لەویش کەمترە ینی هەر ئەی باس کەمانەوەی شتەکانی هەموو لێ تێک چووە ئەی باسی چای سەوز و ڕوونی زەیتونی بکە دەرەنجامی زانیاری هەڵە چییە یەکەم شتە ڕەفتاری هەڵە کە نەخۆشی لێ دەکەوتەوە نەخۆشی مندارەکە لێ دەکەوتەوە زانە مەرکردنی منداڵەکانمان بەداخەوە ئێستا حالیان دەڵێن لە ماوەی 200 ساڵی ڕابردوو ئەوەی کە ئێستا دەیبینن تەمەنی ئینسانی هەروە معدل زیاد دەکا ئێستا یەکەم ئەوە هەیە یەکەم جیلە کە تەمەنی منداڵەکان لە تەمەنی داکوبابیان کەمترە ئەوە شەکە ویستان ڕوونکردنەوەی زیاتر دەدەم ئێستا حالیان منداڵ تەمەنی داکوبابی کەمتر وا تەمەن وا دادەبەزیتەوە دەبیتە سەبەبی گفتاری هەڵەش ئەو کەسێک ئەوەی هەیە یەک لەو شتانە کەڵەگاییە لایفستایل بوڵینگ
جەماعەت ئەمن چەندین نەخۆش دێنەکە من ئەوێ ڕۆژێ نەخۆشێک هاتەکە من تەماشام کرد وەزنی بە دیماس ئیندێکسی نزیکەی 22.3 بوو دەیگوت بکڵ دەمەی وەزنم زیاد کەم لۆ دەگوت هەموو خەڵک دەرێن ئەوە تو چی ڕەزیلی هیچت نییە بخۆی ئێستا بە فەچی بەردەبیەوە ئەوە تو چ لێ هاتیە ئەمیش گوتم ئەمن ئەوە 4 ڕۆژە نانم نەخواردی لێت تا وەزنم وەکو تو لێ بێ ئەتوش دەتەوێت وەزنی خۆت زیاد بکەی گوتم ئەجە مشکلەکە ئەوەیە ئەو کەسێک کە لەسەر ڕاستیە خەڵک هەموو هزومی دەکاتە سەری دەیانەوێت بیخەنەوە سەر ڕێی خۆیان بەداخەوە یعنی ئەو کەڵەگاییە شتێکی زۆر خەتەرە بەخۆی قەرەوە ناشێنی خەڵکی دیکە وەزنی ئەتیادی بی ئەگەر وستیشتان ئەوە خاڵەشی زۆر مهمە یانش کاتێک کە خواردنی هێڵفی دەخواتن دەرێنێت و چیەوە بوویە مەڕ بەس جیاگۆری دەخۆی قسەکانم تەواو بوو ئەگە زانیاری دیکەش ئەوانە هەمووی ناوی چەند مەقالەیەکن لەسەر ئەو پێیجێ هەیە وەسەلام دەستت خۆش بی کاک دکتۆر وەڵا لە قسەکانت تێر نابین زانیاریەکان هەموو زۆر گرنگ و بەجێن دڵنیام خەڵکێکی زۆر سوودی لێوەرگری من بۆ خۆم هەموو جار کە هەم دادەنیشین و هەم یەکتر دەبینین یەک کۆمەرۆکو دەرێ ئیستفادە دەکەین یەک دوو پرسیار لەناو چاتی هەیە دوای ئەو بەڕێزەک ئەگەر پرسیاری هەبوو دەتوانین دەستی بەرزکاتەوە کاک دیار دەڵێ ئایا توشبوونی بە نەخۆشی زەهایمەر پەیوەندی بە ستایلی ژیان هەیە مامۆستا شەو بۆ جەبار دەڵێ دکتۆر بە منی گوتیە دۆ و ماستاوی مەخۆ چکە هۆکاری قەڵەویە ئەو دوو پرسیار بوو ئەوی تر سازان سەید گوڵ دەستی بەرز کردەوە فەرموو مامۆستا سازان قەتا بوو کاکتۆرە نازانم مامۆستا سازان دەستی بەرز کردەوە با پرسیارەکەی بکە فەرموو سەلام عەلەیکوم عەلەیکوم ئەسسەلام گوێتان لەدەنوە بەڵێ فەرموو زۆر خۆشحاڵ بووم بەخێر هاتن کاک دکتۆر دەکەم ببوورە درەنگ شاتمەوە یعنی یەک هەفتەیە زۆر بە خۆشەوە چاڕم دەکرد خەمن نەبی دوای زۆر باشە دکتۆرگان ئەمن پرسیارم لەسەر دوو ئەوە هەیە یەکەم شت ئەمە لایانی ئەخلاقی یەکێک کە قەڵەو بیکو ئەمە تعاملی لەگەرکەین هەموو شتێک عنی لۆمەی نەکەین لۆ قەڵەوە لەبەرەوەی لایف ستایلی ئەوە نییە خواردنی زۆر دەخوا هەندێک شت جاروە سترێس تەئسیر دەکاتە سەر ئەو شەخصە یان نەخۆشیەکی جیناتی هەیە یان جاروە هەیە هەموو شتێکی محاولە کردێ ناتوانێت ئەوستا سازان لە سەتا چەندی ئەو کەسانێک کە وەزنیان زۆرە سەبەبەکەی هۆی جیناتە والله maybe اختصاصم linguisticsە زۆر ئەمن باەک بابمە ڤۆلنتێر ئەمن لە فوتئەتی تووشی ئۆبێستیەک بووم یعنی هیچ عیبم نەبوو دنیا بنیا تەشخیص کرا لە فوتئەتی لە خلالی یەک مانگ 10 کیلۆ زیادم کرد هەستان چیاندا بوومە حەبی کۆرتیزۆل دێ یعنی بەڕاستی شەهێم زۆر گەورە بوو یعنی کرابەوە زۆر عەجیب تووشی قەڵەویەک بووم دوای دەرچوو ئەلێرە دکتۆر نەمانە چ مشکیلم هەیە خەوم تێکچوو قەلەقی و هەموو شت دوای دەرچوو ئەمن هایپۆتایرۆیدم هەیە یعنی غودەی تەمبەڵیم هەبوو ئەمنە کاکە دایتی بکە ئەمن مردم لەگەر دایت هەر چێکی دەکرد ئاوی فۆڵۆ ئەپ نوتریشنست یعنی هیچ ئیسفادەی نەدەبوو لەبەرەوەی مێتابۆلیزم سلۆ بوو دکتۆر بەخۆی دەزانێت ئەگەر مێتابۆلیزم سلۆ بیتن یعنی قووەت نییە ئەگەر هەر لایف ستایل شت ڕجیمش زۆر سەحیبی ناتانی دابەزیت هەتا ئەمن هایپۆ یعنی حەبی تایرۆکسینم خوارد ئەوە ئێستا ئەمن زۆر بەی لە ئایلە و کەس دەبینم ناڵێم 100% بەس باوەڕ کە دکتۆر لە 170 لە بۆ 80 کەسی ئەو عێراقە تووشی هایپۆتایرۆیدیزم بووە یەک شتێک ترش دکتۆر شتێکی تر هەیە ئێستا لە ئافرەت زۆر یعنی هەموو خەڵک دەبینم قەڵەوە هەمووی قەڵەوەن لەگەر ئەوش یەک لاوانە PCOS هەیە دەستەکەم گاینۆکۆلۆجیست کۆنتراسپتیڤ پیلی دەداتێ لەبەرەوەی هۆرمۆنی چابی نازانم چ دکتۆر ئەوانە پێویستی بە لایف ستایلی نوتریشنست هەیە یعنی بگۆڕیتن ئەسلەن کارب مەسەلەن کارب زۆر دەوری دەبینێتن لە خواردن ئەگەرە تو لە 180 یان 90 میلەکانە هەموو کاربی تووشی هۆرمۆن ئیمبەلانس دەکات تووشی قەڵەوی دەکات تووشی زۆر گیر و گرفتی ئافرەتان دەکات حەزم کرد جارێک کە دکتۆر بەڕاستی زۆر پێویستە ئەمن چووکە خزم کەس نزیک برادەر دەبینم
يعني دەستمە دکتۆر وەڵات خۆ کاکە ئەوە یەک لە مشکلەکانی نەخۆشی هەیە ئەو نەخۆشیە وای لێکردێ قەڵەوبی نەکابرا زۆری دەخواتن لەبەر ئەوەی قەڵەو بووە هەندێک نەخۆشی هەیە وەچی هایپۆتایرۆیدزم PCOS ئانە ئینسانی تووشی قەڵەوی کردی یەکەم جا دەبێت و قورجی هۆرمۆن ئیمبەلانسەکەی بگری ئەو دەتانی فۆلۆ ئەپی لایفستایلکە زۆر سپاس دەستت خۆش بێ زۆر سپاس مامۆستا کاکتۆر دوو پرسیارەکەی پێشتریشت جێلێ بوو ئەگەر هەرسێکیان جواب بدەیەوە یەکیان زەهایمەر پەیوەندی هەیە نازم ئەگەر لە چات بۆکسەکەی نووسرا بوو ئەوی تریش دەڵێ دکتۆر پێی گوتیمە ماست و دۆی مەخۆ چکە هۆکاری قەڵەوی نەخێرەوە وانە خێر ئەم تا گوتم چاوریش بە تێری بخۆ نەکردن هاوە ماست و دۆیەکە ئەگە لەگەر با بڵێن ئەو شتانە خۆی مهمەوە چی لەگەر بخۆی ئەو مهمە باکسەوە ماستا و خواردنەی زۆر باشە دۆ زۆر باشە چاوریش بە معقولی بخورێ باشە ئەووانە بنسبت ئەو نەخۆشیێکە باست کرد معلوماتێکی تەصحیحی لغەوی نەخۆشیەکە ناوی ئالتسهایمەرە بە ناوی شخصەکی ئەوە کرایتەوە کە بڵێ ئەڵمانیە ئالتسهایمەر بەڵام بەداخەوە لە زمانی عربی وەکو بڵێ کە دەنووسێ ئەلزهایمەر هەندێکیان وەکو بڵێ وازان ئەلەکە ئەلیهی ئەوەیە ئەلی تعریفە بەڵام نەخێر خۆی ناوی ئالتسهایمەرە بەڵێ ئەلی تعریف نییە نەخۆشیەکە ناوی ئەگەر بتەوێت ئەوەی بکەی تعریفکەی دەیبرێ ئەلزهایمەر ئەوە یەک دومیشت بەڵێ بێگومان پەیوەندێک یەکجار زۆری هەیە ئەگەر مەسادڕشت تویست هەر لە ئینتەرنێتی بگەڕێ بنووسە لایفستایل یانش دایەت ئالزهایمەر تەسیرێکی زۆری هەیە بەڵێ نەخۆشی کرۆنیکەکان هەمویان لایفستایلن هەمویان نەخۆشی مزمینەکان بەڵێ ئەوەی درێژخانەکە ئەوەی مامۆستا سازانی هیچ تعلیقت هەبوو لەسەری وڵات تعلیقمەوەندە زۆر بوو نەبیتەوە چکە یەک کۆمەرە خاڵی باس کرد لە بۆ نمونە هەندێک لە قسەکانی بۆ کوبڵێ ڕاست بوو هەندێکیان هەبوو کوبڵێ ئەو بستە گوتی لە سەتا ینی مەزمایش زۆر قسەی ڕاستی هەبوو بەڵام هەندێکیشی ڕاستکردنەوەی دەویستە لە بۆ نەوتی لە سەتا هەشتای خەڵکی هایپۆتایرۆیدی هەیە ئەوەی حەسب بابن ئەو معلوماتانە هەیتم بستە مەزموعەیەک دکتۆری باتنیشمان لێرانە هەیە باوەڕ ناکەم متفق بن لەگەر ئەو ڕێی بەڵێ باوەڕ ناکەم لە سەتا بیستیش بیتن لە سەتا دەش زۆرە پۆیت خاڵە ئەساسەکەی ئەوە بوو ڕەنگە هەموو جار قەڵەوی هی خواردن نەبی ڕەنگە هەندێک جار نەخۆشیەکە و مەبەستەکەشی لە ڕەفتاری کۆمەلگایە لەگەڵ ئەو کەسانی کە چێشیان زیادە ئەوجا من دەمە یەک خاڵی باسکەم یەک خاڵ هەیە زۆر مهمە مامۆستا سازان ئەمن دەڵێم هەر کەسێک بێتەکنە من لە بۆ قەڵەوی لە بۆ نەخۆشی شەکرا بەتەنێ بێ بە تایبەتی ئەگەر پیاوی ڕەوانی دەکەم مۆمارێ دەرم بەکەل کیز نایە هیچ استفادەشی نییە و سەرش دێشین و هیچ استفادەش ناکەی خوا حافیزت بی دەبی بەلای کەمی سێ کەس لە مارێ بێن چکە ئەو نەخۆشیانە ئەوانە سۆشیال دیزیزن دەبی لە مارێ بگۆڕدرێ دەبی لە مارێ جەوەکە بگۆڕدرێ ئەو کاتی ئەگەر مەجال هێتوانم یەک دوو دقەوەی زیاتر ڕوومکەمەوە چکە پرسیارەکەی ئەوسە سازانی زۆر گرنگ بوو ئەو کەشی ئەوەیە بەس نازانم کاتمە زۆر تێپەڕاندیە ژوەرگرین کاتەکەمان تێپەڕاندیە کاک شەماڵ جەلال زانین ئەگەر سڵاوتان لێ بێت سڵاو لە دکتۆر مرداد و ئەو بەڕێزانی کە بەشدارن لەو وێبنارە من طبعا اختصاصم خۆراکە پسپۆری خۆراکم دەستخۆشکە دکتۆر دەکەم بۆ معلومات و بۆ زانیاریەکان بەڵام شتێکمان لەبیر نەچێ ئێمە لە کۆتاییدا لە تەمەنەیە گەورەکاندا ناتوانین بە هیچ ڕابێین نەک خۆراک هیچ نەخۆشیێک ئێمە عملیەی لایفستایل لە سەرەتای تەمەنەمانەوە دەبێت دەست پێ بکەین وەک بیکەین بەخوو بەڕاستی هێڵسی دایت لە سەرەتای تەمەنمانەوە چۆن دەڵێ یەکەم پراکتیکی لایفستایل لە شیر پێدانی سروشتیەوەی بەڕاستی دەست پێ دەکات لە تەمەنی مناڵیەوە لە تەمەنی دووگیانیەوە هەموو ئەوانە دەبێت کاکتۆر وابزانم درەنگە ئەو کاتی دەبی لە پێش حملی دەست پێ بکە پێشەوەی حمل دەبی لە بەڵێ خۆمان معلوماتی هێڵ ئێدوکیشن یعنی خاصە نیوتریشنال ئێدوکیشنمان زۆر کەمە بەڕاستی دواتر ئێمە هەست کەسەمان چۆن دەڵێ جۆرە عملێک کارێکمان هەیە ئێمە ئینەرجی ڕیکوایرمنت دەبێت مساویکە بە ئینەرجی ئەکسپێندیچەر وایە ئێمە ئەو شتە نازانین ینی هەندێک پشکنین هەیە کە بە خۆراک دەکرێت وەک نەخۆشیەکانی کە مەفروزە بۆ خۆراکی بکرێت یان کەسێک نەخۆشی شەکرەی هەیە پشکنینی چۆن دەڵێ سێ مانگە و یان نەخۆشی شەکرە و ڕێژەی ئەوانەی بۆ دەکەی شەکرەی بۆ دەکەی بەڵام وەک خۆراک من هەست دەکەمەوە معلوماتانەیەکی لە پرسیارەکانی شتدار نابوو زۆربەی ئەوانەش کەن چۆن دەڵێ هاتوو ناوبواری خۆراکەوە معلوماتەکانیان
چۆن دەڵێ کامل نییە ینی بەڕاستی نەقسێ هەر من ئەوانەی کە لە سوۆشیال میدیا و لە زۆر ویبسایت و ئەوانە معلوماتی خۆراکی بڵاو دەکرێتەوە بەڕاستی من بەداخەوم ینی لەگەڵەوەدا کە خۆیان ناساندووە بە پسپۆرێکی خۆراک معلوماتەکانیان لەقەدەر پسپۆرەکان نییە بەڕاستی کاویتوە چۆن دەڵێ لە ئێستادا خۆراک وەک لایەنەکانی تر وەک ڕێکلام و وەک هەندێشتی جوانکاری بەکاردێت ینی زیاتر بۆ چۆن دەڵێ ئێرن زەمەنی بەکاردێت ینی بەڕاستی چونکە هەمومان بەشدارین لەو عملیە مەفروضی هەمومان تەسیراتمان هەبێ بە تایبەتی لە سەقافەتدا ئێسامە لە ڕۆژەکانماندا خواردنمان بەکەڵک نایە لە مەکتەبە ئەهلەکان بەکەڵک نایە یعنی هیچ چاودێرێک نییە بەڕاستی بەتەر ئەو فیانەوە کە مەفروضە حکوومەت یاخود ئێمە کە لە ڕێی تاکە هۆشیاری دەدەین ئێمە بۆ خۆمان بە تایبەت لەوانەیە تا حدێک پێڕابگەین بەڵام بۆ شێوەیەش ئەو ئەرکە دەچێتە ئەرکێک فۆکەڵ پۆینتێکی زۆر گەورەوە ینی حکوومەت مەفروضە بەشداری بکە لە ئیدوکیشن بە تایبەتی نیوتریشنال ئیدوکیشن ینی بەڕاستی عملی خۆراک عملێکی گەورەیە دکتۆر جان تۆرشەماڵ لە هەولێری من لە ڕانیم لە ڕانیە ئەگەر هاتی هەولێرێ سەردانێکمان بکە باخچەیەکی منداڵانمان هەیە بە ناونیشانی مۆنتسۆری کوردستان خواردنەکانمان هەمووی هێڵفیە و زۆربەی زۆریشی منداڵەکانی باخچەی لێ دەنێن ئەگەر هاتی مۆنتسۆری کوردستان زۆر باشە دەستان خۆش بێت ئێمە عملی تەسقیفەوە دەبێت على الأقل لە مناڵەکانمانەوە دەست پێنگاویتەوە بەڕاستی ڕاست دەستان خۆش بێت جان زۆر سپاس کە لەگەڵمان بووی لە ڕانیەوە زۆر سپاس با دکتۆر محەممەد خۆشناویش وەربگرین محەممەد قادر کاک دکتۆر فەرموو ئەگەر سڵاوتان لە بێوارەتان بە زۆر سپاس دکتۆرجان هەرویستم لە ئەخیری ئەو کۆمنتم هەبی بەبیر خۆمان بینینەوە ئەوە دایەتی ڕجیم لایف ستایل لە شێوازی ژیانە دەبی لەگەڵم ببینێتەوە ئەوە نیە لەگەڵ ئەو سیمیناری کاک دکتۆری ئەمن ئێستا تەواو دەفع ببم هەتا یەک مانگ دوو مانگ دوایە نفسی بگەڕێمەوە سەر برنج و نانەکەی وتی کاک دکتۆری گوتی کاتێک پیاوەک دێتە لە کۆنسەڵتیشنەکەی دەبی کەسەکی لەگەڵ بی ئەو بەبیر خۆمان بینینەوە پێویستە تەغیرێکی مستەمر و دائیم هەبی تەنها یەک پۆینتێک نییە لەو فترەی دیاریکراوە هەرەوەندە بوو کۆمنتەکەم دووبارە بەستان خۆش بی زۆر سپاس خۆشحاڵت گەڵێ خۆش منش دەمێ بێگومان دکتۆری نەفسیە دکتۆر محەممەد باڵێ دکتۆر محەممەد دکتۆری نەفسیە ئەو زیاتر و کۆبڵی قیمەتی ئەو شتەی دەزانی دووبارە دەکەمەوە ئەگەر هەر یەکێک بێ ئەگەر دەبی بە کۆبڵی هەردوو ژن و پیاوەکە بێن و منداڵشیان لەگەر بێ ئەو کاتی احتیمالی وە زیادەکە لەبەرچی چکە ئەو کاتی با بڵێن لەوانەیە پیاوەکە دەوێت فێر لە خۆی بکژنەکە بەفکری دەینتەوە هەردوو چا فێر لە خۆیان بکەن منداڵەکە بەفکریان دەینتەوە دەنەدی ڕۆژە زۆر ئەو های نەگۆ بەس ئەمە هەمومان چکە دەمانەیە فێر لە خۆمان بکەین کاتیکە دەگەڕێنەوە مارێ بەزە وەختی دیێسەر یەکدری دەبنە شاید ئەمە و کۆبڵی ئەوە چکە تەجربەم لەسەری هەیە فەرمو کاکتۆر دەستت خۆش بێ کاک دکتۆر نازانم هیچی ترت هەیە ئیزافە بکەیت کە کاتەکەمان ڕۆیە بەڕاستی بەڕێزان وەکو ئۆفەرێک ڕەنگە لەمە و دووە ئەوانەی کە بە تایبەتی یان نەخۆشیان هەیە نەخۆشیان لە ماڵی احتیمالە سێشنەی تایبەتی ئۆنلاین ڕێک بخەین ئەمە ئەوی حەز دەکە بەشدار بێت لەو سێشنە دەکرێت نامەی تایبەت لە بۆ ئەکادیمیان لە بۆ پێیجی ئەکادیمیا بنێریان ئەو ڕقەمی ئەکادیمیا کە دانرایە دوای لە کاتێکی گونجاو ئاگدار نامانێ گشتی بی بەڕاستی بۆ تایبەت بۆ ئەوانە بی کە یان خۆیان یان کەسێکی نزیکیان نەخۆشن ئەو سێشنەی ئۆنلاینی تایبەتمان دەبێت لەو زوانە نازانم شتا کاتەکەمان دیاری نەکردووە دکتۆر وەلی چیت هەیە بۆ کۆتایی نەخێرە من هیچ نییە زۆر سپاس کاکتۆر دەست خۆش بی دووبارە زۆر سپاس لە بۆ زانیاریەکانی زانیارە دروستەکان ڕاستەکانی کاک دکتۆر وەلی عومەر سپۆری تەندروستی کۆمەڵ بۆ ڕاستکردنەوەی ئەو زانیاریە هەڵە باوانەی کە لە سوشال میدیا و لە تەنانەت لە عەقڵی باتنی زۆر با بڵێن خەڵکیشدا هەیە زۆر سپاس بۆ ڕاستکردنەوەانە زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز کە تا ئێستا لەگەڵمان بنەوە نزیکەی سعاتێک و 45 دقەیە زۆر سپاس بۆ ستافی ئەکادیمیای مێگامایند مامۆستا شەماڵ فرمێسکخان کە پشتیوان بۆ ئامادەکاری و پۆستەر و فۆرمەکان و دوای ئەوش بۆ تۆمارکردنەکان کە لەگەڵمان بوون بەڕخسەتی دکتۆر وەلی دوای گوتمان ڕەنگە سلایدەکانیش بنێرین لەگەر لینچی تۆمارەکە ئەوەی پێڕانەگەیشت کە هەموو شتەکە ببینی دەکرێت دواتر سەیری بکاتەوە ئەوەی خێرتان دەگاتێ ئەگەر بینێرن لە بۆ کەسانی تریسکە بەڕاستی
خەڵکێکی زۆر بە هەڵە تێگەیشتووە هەم لە خۆراک هەم لە ژیانی تەندروست با ئێمە ببینە با بڵێن پردێک بۆ ئەوەی ئەوانیش خۆیان ڕاست بکەنەوە ئەو زانیارێنە ڕاست بکرێنەوە هیوادارن توانی بێتمان ئەگەر کەمێکیش بیسوود بە ئێوەی بەڕێز بگەێنین دووبارە زۆر سوپاس و شەوتان شاد ئاگداری خۆتان بن